بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوێکی گەرم لە چاواوی بینەرانی پرۆگرامی پەیامی ڕۆژ ئەخوازین کە ئەم کات و هەموو کاتەدان پڕبێت لە خۆشی و کامەرانی و ئاسوودەی. ئازیزان بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتینی و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. خۆشەویستان سڵاوتان نەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەت ئێوەی ئازیز دەبین. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردن دەخوازین کە با دڵ و دەروونێکی ئارام و ئاسوودەوە بینەری پرۆگرامەکەی ئەمڕۆمان بووی کە سوودمە من لە تەواوی ئەو بابەتانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. ئازان و خۆشەویستان لە چەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە خزمەتکردنی قورئانی پیرۆز دەکەین کە میوانێکی دەنگخۆشی نێودەوڵەتیمان دەبێت کە قورئان خوێنێکی نێودەوڵەتیە و باز لەوە دەکەین کە چۆن دەکرێت خزمەت بە قورئانی پیرۆز بکرێت و شێوازەکانی قورئان خوێندن چین و ئایا تا چەند گرنگە مسلمان ئەو دەنگە خۆشەی و بەهرەی کە خوای گەورە پێی بەخشیوە لە قورئانی پیرۆزدا بەکاری بێنێت و خزمەت بە قورئانی پیرۆزکە لە چەوەری دوی بەرنامەکەماندا باز لە ژیانی تێکۆشانی بەڕێزێک دەکەین بەناوی حاجی محەممەد قەرەداخی کە ڕۆژی ڕابردوو وەفاتی کرد بەڕێزیان کە لە سەرەتای گەنجێتیەوە تاوەکو دواساتی باڵاوایکردنی لە ژیاندا خزمەتی بە ئیسلام و تێکۆشان و جیهاد کردووە باز لە وێزەکانی ژیانی دەکەین زانی چۆن کاری کردووە ئەو خزمەتانە چین کە پێشکەشی کۆمەلگا و پێشکەشی ئاینی پیرۆزی ئیسلامی کردو لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە منداڵەکانمان چۆن سوود لە پشۆکانی هاوین وەربگرن و دایکان و باوکان تا چەند گرنگە هۆشیاریەوەیان هەبێت ئاگاداری ئەون کە منداڵەکانیان تەنها و تەنها لە ماڵەوە نەبێت و ئەگەر هەفتەی ڕۆژێک دوو ڕۆژێکیش بێت لەم پشۆدا بتوان لە ڕێگەی خولێکەوە چه بابەتەکانی ئاین بێت و چه بابەتەکانی خوێندنی خۆیان یاخود هەر بابەتێکی دیکە کە پەیوەندی بە منداڵان و ئەو پشوانەوە هەبێت کە دەتوانێت سوودی لەوە بگرێت گفتوگوی لەبارەوە دەکەین. دەست خۆش دانیار بەڵە بەڕێزان سەرەتاش دەچینە بڕگەی کەشوهەوا فەرموون بە پێکەوە بینەوێ. ڕازان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە خزمەتکردنی قورئانی پیرۆز دەکەین کە دەنگخۆشێک بۆ قورئان خوێنێکی نێودەوڵەتی میوانی بەرنامەکەمانە باز لەوە دەکەین کە تا چەند گرنگە کەسێکە خوای گەورە بەهرەی دەنگخۆشی پێداوە ئەمە لە خزمەتی قورئانی پیرۆزدا بەکاری بێنێت وە هەوڵ دەدەین کە لە بەرنامە لەو تەوەریەماندا ئەو قورئان خوێنە دەنگخۆشی نێودەوڵەتیە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزمان بۆ بخوێنێت وە دڵ و دەرونی هەموو لایەکمان ئارام بێتەوە بە خوێندنی چەند ئاەتی لە قورئانی پیرۆز. زۆر باشە دانیار دەست خۆش تاوە کاتێ میوانەکەمان ئامادە دەبێت دەچینە بڕگەی زانیاریەکمان بۆ ئامادە کردوون سەبارەت بە زیانەکانی قەڵەوی فەرموون با پێکەوە بینەری و زانیاری.
قەڵەوی هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی وەک شەکرەی جۆری 2، نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن و چەندین جۆری شێرپەنجە. قەڵەوی بە ڕێوشوێنی جیاواز پێوانە دەکرێت، وەکو هێمای بارستایی لەش یاخود پێوانی کەمەر و بوونی ورگ. بۆ خۆپاراستن لە قەڵەوی و نەهێشتنی ورگ پێویستە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەین. یەکەم، خەوی شەو لە کاتژمێر 12 شەو درەنگتر نەبێت و گەورەکان 8 کاتژمێر خەویان پێویستە و منداڵیش 9 بۆ 10 کاتژمێر. دووەم، خواردنەوەی 2 بۆ 3 پەرداخ ئاو بەیانیان کاتی هەستان لە خەو و بەردەوام ئاو خواردنەوە پێش و پاش خواردنی ژەمەکان و تا کاتی نووستن پێویستە ڕۆژانە 12 بۆ 15 پەرداخ ئاو بخورێتەوە. سێم، باشترە تەنیا 2 ژەمی سەرەکی بخورێت، ژەمێک لە کاتژمێر 6 بۆ 8 بەیانی و نانی تیری یاخود جۆ لەگەڵ ماست و هێلکە و گوێز. ژەمی دووەم کاتژمێر 6 بۆ 7 ئێوارە با زیاتر زەڵاتە بێت و شلەمەنی و شۆربا و مریشک یاخود گۆشت یان ماسی و کەمێک برنج یان هەر خواردنێکی دیکە بێت، بەڵام باشترە لە ژەمی ئێوارەدا نان و سەمون نەخورێت. چوارەم، لە نێوان دوو ژەمەکەدا دەتوانرێت میوە و چەرەس و چای سەوز و ئاو و لیمە و شەربەتی لیمە و زەنجەفیل و چای ڕەش و قاوە، بەڵام بەبێ شەکر بخورێت. هەروەها هیچ جۆرە شیرینیەک و ئیشی هەویر، کولیچە و بسکیت و کێک و جبس و شەربەت، تەنانەت فرێشیش بێت، خواردنەوە گازیەکان نەخورێت. پێنجەم، پێویستە بەیانیان 30 بۆ 60 خولەک وەرزش بکرێت، بە تایبەت ڕۆشتنی خێراییان ڕاکردن لەسەر ئامێری وەرزشکردن و ئێواران پێش یان دوای ژەمە خۆراکەکە ڕۆشتنیان ڕاکردن بۆ ماوەی 30 بۆ 60 خولەک دووبارە بکرێتەوە. شەشەم، شەوان لە دوای کاتژمێر 8 شەو جگە لە ئاو هیچ شتێک نەخورێت باشترە. پابەندبوون بەم ڕێنمایانە بە بەردەوامی ئەوە دەبیتە خاوەنی لەشێکی ڕێک و تەندروست. بەڵازان خۆشەویستان، زانیاریێکمان هەیە باز لەو خۆراکانە دەکات کە چارەسەری قسە دەکەن شەیدا کەسانێکن کە خۆشمێکی گوناوانی کە بەردەوام دڵەکزە توش دەبم. بزانی کۆمەڵێک خۆراگەن کە دەبنە هۆکاریەوەی کە ئەو دڵەکزێ ناڵێت پێکەوە بینەری دەبێت. باشترین جۆرەکانی گژوگیا و خواردنەکان بۆ دڵەکزێ و ئازاری گەدە کامانن؟ نعنا. خواردنی نعنا بە سەوزی یان یەک کەوچک چێشتی نعنای سەوز بخەرە ناو 1 کوب ئاوی گەرم و پاش 10 خولەک بیخۆرەوە، نیو سەعات پێش خواردن یان کاتی دڵەکزێ و ئازاری گەدە. ڕازیانە. 1 کەوچکی چێشتی دەنکە ڕازیانە بخەرە ناو 1 کوب ئاوی گەرم یان کەوچکێکی چێشت گەڵای ڕازیانەی هاڕاو بخەرە ناو 2 کوب ئاو، بۆ ماوەی 10 خولەک بیکوڵێنە، ڕۆژی 2 جار بیخۆرەوە، 1 سەعات پێش خواردن یان کاتی دڵەکزێ و ئازاری گەدە. زەنجەبیل. 1 کوب چای زەنجەبیل ڕۆژی 2-3 جار بیخۆرەوە، 1 سەعات پێش خواردن یان کاتی دڵەکزێ و ئازاری گەدە. جاترە. 1 کەوچک جاترەی هاڕاو بخەرە ناو 2 کوب ئاو، بۆ ماوەی 10 خولەک بیکوڵێنە، ڕۆژی 2 جار بیخۆرەوە، 1 سەعات پێش خواردن یان کاتی دڵەکزێ و ئازاری گەدە. شمڵی. 1 یان 2 کەوچک دەنکی شمڵی هاڕاو بخەرە ناو 2 کوب ئاو، بۆ ماوەی 10 خولەک بیکوڵێنە، ڕۆژی 2 جار بیخۆرەوە، یان ڕۆژانە 1 یان 2 کەوچکی چێشت دەنکی شمڵی هاڕاو بخۆ، 1 سەعات پێش خواردن یان کاتی دڵەکزێ و ئازاری گەدە. ئالۆڤێرا. نیو پەرداخ شەربەتی ئالۆڤێرا کاتی دڵەکزێ و ئازاری گەدە. زەعفەرانی کوتراو.
یەک کەوچک زعفەران بخەرە ناو شۆربە یان برنج یان مریشکەوە و بیخۆ. معدەنووس بەکاڵی بخورێت یان یەک پەرداخ شەربەتی معدەنووس لە کاتی ئازار. ئەو خواردنانەی کە پێویستە نەخورێن یان کەم بخورێن. میوە مزرەمەنیەکان وەک لیمۆ و سندی و پرتەقاڵ بە تایبەت گیراوەکانیان یان بە شێوەی شەربەتی فرێش. سیر و پیاز تەماتە پێویستە کەمی لێ بخورێت. مادەی کافاین بۆ نمونە چاو قاوە و کاکاو و سۆدا. خواردنەوە گازیەکان چونکە دەبنە هۆی ئاوسانی گەدە بێجگە لە بوونی کافاین تیاندا. بیبەری توند و بەهاراتی توند و ترشیات و ترش و لیمۆندۆزی. شیر هەرچەندە لە سەرەتادا ڕەنگە دڵەکزێ نەهێڵێت بەڵام دواتر دەبێتە هۆی خراپتربوونی بە تایبەت شیری تەواو چەور. خواردنەوە کەحولیەکان خواردنی سوورکراوە و زۆر برژا و خواردنی چەور وەک فاسفود و بەز و دووک. پیزا ساس و مایۆنیس و کەچاپ. دووبارە سڵاتانێ بێت ئازان و خۆشەویستان کەسانێکن کە خوای باڵا دەست بەهرەی تایبەتی پێدەدەن لەوانەکە ئەو کەسانە دەنگیان خۆشەوە ئەو دەنگ خۆشیان لە خزمەت قورآنی پیرۆزدا بەکاردێنن. ئێمە لەو تەورێماندا باز لە خزمەتکردنی قورآنی پیرۆز دەکەین بە دەنگخۆشی و ئەو کەسی کە دەنگی خۆشە تا چەند گرنگە خزمەتی قورآنی پیرۆزی پێ بکات. میوانێکمان دەبێت مامۆستا محسین کارا قورآنخوێنی دەوڵەتی کە ئینشاءڵڵا بەیانیش هەر لە فستیڤاڵی سەدای زێڕین بەشدار دەبێت و تێیدا فستیڤاڵێکی گەورە لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت. ئێستا دوو میوانمان لە ستۆدیۆن بەڕێز مامۆستا محسین کارا قورآنخوێنی دەوڵەتی و کاک محمود کەرکووکی ڕێخەری فستیڤاڵی سەدای زێڕین. یاخوا بەخێر بێن. بەخێر دەرفەتە. ممنونێ. بەخێر مامۆستا. کاک محمود گەر سەرەتا بێمە لای بەڕێزت بڕیارە ئینشاءڵڵا بەیانی فستیڤاڵی سەدای زێڕین ئەنجام بدرێت. ئەم فستیڤاڵەتان چۆن ڕێخستووە ئامادەکاریەکان چین بۆ فستیڤاڵ و دواتر گفتوگوی لەبار دەکەین دەچین لای کاک محسینیش. ئینشاءڵڵا. سەرەتا دەستخۆشیم هەیە بۆ بەڕێستان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. بەخێر هاتنی مامۆستای عەزیزمان محسین کاراکەین لە وڵاتی تورکیاوە بۆ ئێرە بەدەم ئەو داوەتەوە هاتووە کە کەناڵی ئاسمانی پەیام پێی هەستا و فستیڤاڵی سەدای زێڕینی ڕێخستووە. چەند وەرزێکە ئەم بەرنامەیە هەیە ئەلحەمدولیلا. ئەم ساڵ تایبەت بوو کە چووە وڵاتی تورکیا لەوێ لەگەڵ محسین کارا کوردی ئەوە ناومان ناوە چونکە کاک محسین هەم کووردە هەم خەڵکی وانە. پێمان خۆش بوو میوانداری بکەین. قەدەرێکی جوان بوو کە بوو بە یەکەمی جیهان لە بانگدانە لە وڵاتی سعودیە دوایەوەی ژمارەیەکی بەدەستهێنا لە نێو ئەو خەڵکی کە بەشداریان کردووە. ئێمەش بانگێشتمان کرد لەگەڵ کۆمەڵێک لە قورآنخوێنانی نێودەوڵەتی تر لە وڵاتی ئێران و لە شاری بەغدا و لە شوێنەکانی ترەوە لە شاری هەولێرەوە. ئەمان فستیڤاڵە سبەینێ ئەنجام دەدەن. سبەینێ ئینشاءڵڵا سەعات 5 ئێوارە لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی بە سەرپەرشتی کەناڵی ئاسمانی پەیام واتە کەناڵی ئاسمانی پەیام ئەم فستیڤاڵە طبعاً کەناڵی ئاسمانی پەیام چونکە بەرنامەکە خاوەندایەتی بەرنامەکە وەکو بەرنامەی سەدای زێڕین کەناڵی ئاسمانی پەیامە. ئەو قاریئانە بۆیان کردووە کە خۆت بەرنامەت لەگەڵا ئەنجامداون بالضبط. لە خۆتەوە بەڵێ بەڵێ وەکو بیرۆکەی خۆمان بوو ئێمە ئەبوو پار و پێرار ئەمە ئەنجام بدرا بە بۆنی کۆرۆناوە ڕاگیرە نەکرا. بەڵام ئەمساڵ هەرچۆنێک بوو جوهدێکمان ئەوە کرد بۆی بەرنامەکە ئەنجام بدەین. دێمە لای مامۆستا محسین. مامۆستا یان بەخێر بێ. سپاسی ئەم دەرفەتە دەکەین. پێش هەموو شتێک کوردستانی پێچۆنە هەرێمی کوردستانی pieçona. Kürdistan'ı nasıl görüyorsunuz? Güzel mi, iyi mi? Halkakey. Bir kere beni davet ettiğiniz için öncelikle sizlere teşekkür etmek isterim. Sağ olun. Allah bu davete katıldığınız için spaslanakam. Taban zmani Kirmancı azaniye, balam Allah her peyam hoşu ve Türkiye kısa bkam boy 2000 خەڵکی وڵاتەکەی خۆشم لێم تێ بگەن کەچی وتۆ لە بەرنامەکەتانەوە. زۆر باشە کاک محمود ئەگەر پێی بڵێ باسی ئەزمون و کاریانی قورآن خوێندن و دەنگخۆشی خۆیمان بۆ بکات. بەچاوان
Buyurun şunu bitir, ben ondan sonra bir sorum var. Evet. Öncelikle yani İslam bayrağının dalgalandığı her yer, ondan sonra İslam'ın nişanı olan ezan-ı Muhammed'in okunduğu her yer bir Müslüman beldesi olduğu için bizleri zaten ayrıca mutlu ediyor. Elhamdülillah. Avvela her şönek alay la ilahe illallah Muhammed Resulullah ve banci peygamber habe sallallahu aleyhi ve sellem. Ve ilme dil hoşaka ve o şöne beşöni khumana zanim. Irak'ta bizim yani genlerimizin uyuştuğu, yani ülkece birbirimizi tanıdığımız, bildiğimiz ve birlikteliğimizin yıllar öncesine dayandığı çok büyük bir ülke. Emalı her rabirdû ema her peko buynu, her legal yaka buynu. Ev tekal ve ayete buneyke hebu lenevanman. Hergiz leyşi dana brandu. Leke o destekli bu Kur'an efendim. Ne zamandan sen başladın, Kur'an okudun, azan dünyasına girdin? 7 yaşından beri Kur'an-ı Kerim ilmiyle ilgili. Lahut saliyo, destekli ve Kur'an efendim. ما بس مو هيك ئەو خێزانی کە تیایدا و تا چەند ینی ڕۆڵیان هەبووە لەوەی کە زیاتر پەرە بە بەهرەکەی خۆی باتوە ئەو دەنگە خۆشەی لە قورئان و لە بانکدانا بەکاربێنێت. Anladın mı? Biraz. Diyor ki sizin ailenizde kim size yardımcı oldu? Öyle Kur'an okuyan çıktın ve azan okuyan. Benim babamın da annemin de sesi güzeldir. Elhamdülillah. Dayı kuba okumala savtiyan hoşa. Ondan sonra bu tabii bizim hemen evimizin yanında olan bir caminin hocasının bizi 7 yaşında keşfetmesiyle, bizi yönlendirmesiyle başladı. Güzel. Mızgavt yagletan işti khubano. Mamasaya çile buğa. Halla hav sali ve tuana bahri emi piyadjuanu baş buğa. Halla o itedasi girtuynu rayhenami. Buradan da bir mesaj vermiş olalım. Tamam. Yani bir insan siz bir çocuğu her zaman bir şey olarak görmelisiniz. Bu ileride çok iyi bir okuyucu olabilir. Yani diyelim bir insanı keşfettiniz. Eğer o insana değer verirseniz, yönlendirirseniz, o çocuk 7 yaşında siz ona bir şeyler vermeye çalışırsanız o çocuk Allah'ın lütfuyla sizin vermiş olduğunuz o yönlendirmeyle belki gün gelecek Suudi Arabistan'da yapılabilecek dünya yarışmasında birinci olabilir. Bu bize bunu da öğretti yani. Allah وتويتي فرمويتي وماما سايك من دالك اگر لسرتاوا حولي لقلب دي وراي بهني بي بجاني رنج الروجك للروجان يكمي دنيا ببو بانك كمن او الحمد لله فضل خوات ببخشيهم زۆر باشە سەرکەوتوبە ئینشاءڵڵا بزانە ئەتوانێ کەمە قورئانمان بۆ بخوێنێتەوە. Tamam. Biraz Kur'an istiyorlar. Olur, Olursa, okuruz. Zaten sizin Bakara surasının sonu çok güzel okuyorsunuz. Eğer olur. Olur. Bir de duadır. Tamam. Sabah da bizim için hayırlı, bereketli olur inşallah. Mikrofonla mı okuyacağız yoksa direkt mi okuyalım? Öyle, direkt Tamam. okuyacaksın. Tamam. Buyur. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا يكلف الله
نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا الله الله أحسنت. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين طيب الله أنفاسكم. أنت مولانا فانصرنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين صدق الله العظيم. یاخوان دەستان خۆش بێ. ما شاء الله. مامۆستا کاک محمەدگەلێ بپرسی ئەمە چ جۆرە مەقامێکەوە زیاتر لە چ ناوچەیە گرنگی پێدەدرێت و زیاتر دەخوێنرێت؟ Kolay gelsin. Bir de hoş geldin. Eyvallah, hoş Sesine sağlık inşallah. Teşekkür ederim. Sağ ol. Diyor ki şu makam, okuduğun makam nedir? Sizin en sevdiğin makam hangisi? Öncelikle bu ilimle uğraşan herkes bilir ki Kur'an-ı Kerim'in ayetleri okunduğu zaman manaya göre makam tercih edilir. Güzel. Ve herkes o Kur'an-ı Kerim'de ve bepey ayetaka, bepey maani ayetaka makam bugorre. کەواتە تا چەندە گرنگە لە قورئان خوێندن و هەروەها بانگدان کە ئەبێ ئاواز و دەنگێکی خۆش بەکاربهێنرێت. Çok önemlidir Kur'an okumakta. En güzel sesin kullanırsın. Önemlidir. Evet. Tabii ki Kur'an Peygamber Efendimiz Aleyhisselatü Vesselam bir hadis-i şerifinde seslerinizle Kur'an'ı seslerinizle güzelleştirin ya da seslerinizle Kur'an'ı güzelleştirin. Peygamber Aleyhisselatü Vesselam ferme Kur'an-ı Piroz Juan Türken bedenge hoşakantan. Az önce okumuş olduğumuz yani beyefendinin sormuş olduğu soruya gelecek olursak. Tamam. Burada evet. Burada az önce okumuş olduğumuz Bakara suresinin son ayetlerinde Allahü Teala'nın rahmetini umduğumuz için bir dua olduğu için Hicaz makamında bir
niyaz makamı tercih ettik. کۆتایی سوورەتی بەقەرە عادەتەن چونکە ڕاز و نیازی تایە داواکاری تایە لە خۆی پەروەردگار هەمووی بە دوعا کۆتایی بێ پێویستە بە مەقامی حیجاز بێ چونکە هەستەکەی نزیکیەک ڕۆدا لەو کاتەیە لە نێوان خۆت و ئاەتەکانە دانیان لە قورآن خوێندنیشە ینی تۆنەکان ئاوازەکان جیاوازی هەیە بەڵێ بەسەرەتاوە ئەوەی کە وتی مەسەڵەن بۆ نمونە تۆ ئاەتی فەریحت هەیە ئاەتی بەهەشتت هەیە یعنی وەکو ئیزافەیەکە بۆ قسەکانی ئەکرێ مەسەلەن و ئاەتانەی کە ئاەتی بەهەشتین مثلا ئین للمتقین مەفازە حەدائق وانابە ناکرێمە بە مەقامێکی حەزین بخوێنی مەقامی حەزین سەبامان هەیە بۆ نمونە کە مەقامی حوزنە زۆر دلەرم محمود گرنگ ئەوەی کە قورآنە خوێنێتەوە لە ماناکەی بگات بۆی بزانێت چۆن لە پێویستەکە وەکوتی ئەوەی کە قورآنەکە خوێنێت بەپی ئاەتەکان معانی ئاەتەکە ئەکرێ مەسەلەن لە مەقامی فەریح بێ یان مەقامی حەزین بێ زۆر باشە کاک محمەدگەلی بپرسی گەنجە یاخود کەسێک کە بێت هەستەکە بە هەرێکی دەخۆشی تێدایە بێت لە خزمەتی قورآنی پیرۆزدا خزمەتی پێ بکات لەکوێ گرنگە دەست پێ بکات و دەبێت چی بکات بە گوێرەی ئەوەی ئاوا سرت بوالیەکە مانای لە پرسیارەکە تێگەیشتووە زۆر bە hadi وتنی بۆی kە bir insanın herhalde Kur'an okuma başlaması için ne yapması gerekiyor? Öyle aynen, aynen. Sesi güzel evet. Ama ne yapması gerekiyor? Sesi güzel yani öncelikle bu yani Kur'an ilmini bilmesi lazım. Hani Kur'an'ın mahreçleri, ondan sonra Kur'an'ın telaffuz şeklinde ilk önce bu ilmi olması gerekiyor. Allah سرتا أبي لما خارج ولا سبيبكا وتجويدي ضبطك. دوای تجوید amca bayağda sonra sesine da işte bu daha iyi okuyan kişileri taklit ederek kendisini geliştirmesi. Yani bunu به تقلید دست پێ بکەم مثلا چقاری ئێکی پێدەن خۆشە بچێتە سەر و قاری ئەزیاتر خۆی ڕابێنێ لەسەر. Biz mesela Mısır'da ben okudum. Mısır'da ses kayıt cihazlarıyla böyle büyük şehirlerin peşinden koşardık. Seslerini kaydedip onu dinleyip taklit edebilmek için. Güzel. Allah bunu من لە میسر هینم کردووە بڵێن دیراسەتی تەواو کردو و ماستەری هەبوو ئەوانە ئەزهەردا لە ئەزهەر تەواوی کردو ماستەرمە یا بەکەلۆریۆس لیسانس بەکەلۆریۆس ببورن لەوێ تەواوی کردووە کاتێک کە چووەتە هەر شوێنێک هەر محافظەیەک هەر مزگەوتێک گوێی لە سەوتێکی خۆش بووە یەکسەر بە مۆبایلەکەی تەسجیلی کردووە بۆی دوایی گوێی لێ بگرێتەوە بۆی بزانێت چۆن ئەدایی بۆ ئەکرێ. کاک محمود ئەگەر بە هەڵەیان نەچوو پێم وابێت لە بانکجانە یەکەمی هێناوە ئەگەر ئەو لە بانکدانە پێشکەش بکات سپاس. ئەو بانکی کرد لەوێ tabii ben biliyorum sabah biraz ses açılınca biraz vakit istiyor. Evet. Ama azan istiyorlar. Şimdi bir horoz zamansız öterse kellesini alırlar bizim orada biliyor musun? Şu an daha öyle vakti girmedi. Ale la yemeğe arkadaşlar ne kukan o bu ya. Toze kursa bu qari ki beyan sauti nekrabiyeti o yekser bankbab edebilirsiniz yani. Ezan biraz daha zor olduğu için şimdi sabah vakti olduğu için. Toze kursa onu bir başka sefer şu beyaniyan nakriye mesela zor kursa. Allah inşallah sbeyne le holaka hatman bangaya Kur'an-ı Kerim'e. Ama Kürtçe bir ilahi okuyabiliriz eğer Balam ilahiyattan bu xene ve zmani Kurdi. Yani yoku Surudek. Yani sırf onları kırmamak için bir şey okuyor. Allah bu idilen neş cevap zanen avay mavzak. Radile ve neşke ya. مفخره مفخره على محمد مفخره مفخره ای شاه عالی جناب مفخر عالم محمد ای شاه عالی جناب ای پناه عاصیان ای صدر ایوان حساب سرور اولاد آدم سید خیر الانام بال بر جان هر دم صد صلات و صد سلام من عصیان و
gunahan rışkırnesi ser kitap ne penahe min tu ey padişahe kamiyan tu şefaat kejbo min seyyide yevmul qiyam dil begazi yu figanım keftime halek خراب أزدكم هبج خداي كوي عالم شكرين بندي عاسيك عمري خد قناهن دابوري حرمة نبي محمد تو خلاص كج آقري منك محروم جرح ای شاه عالی جناب مفخر عالم محمد ای شاه عالی جناب ای پناه عاصیان ای صدر ایوان حساب سرور اولاد آدم سید یوم القیام بال بر جان تهر سر صلاة سد سلام ما شاء الله تبارك الرحمن اللهم زد وبارك نرزي إن شاء الله. تشکر کاک محمود لی بپرسە بزانین لە تورکیا تا چەندە گرنگی بە دەنگخۆش و مەقامات دەدرێت. Rahat mısın? Çok iyiyim. Sıkıntı yok. Öyle mi? Her şey mi? Problem yok. Su ister misin? Yok, gayet iyi. Tamam. Diyor ki Türkiye'de sizde öyle bir yani okullar var makamat için, Kur'an okumak için. Hani öyle bir şeylerden bahsediyor. Bir de sizde Türkiye'de öyle bir sektöre şey etmişler. Yani çalışmışlar o Evet, sektörde. Evet. Yani bizim ülkemizde güzel sesli insanların bir yere toplandığı, bu tabii devlet kanalıyla yapılıyor. Bir yere toplanıyor. Onlar için özel eğitimler veriliyor. Musiki eğitimi, Kur'an eğitimi. وڵات بڵێن لە وڵاتی خۆیانە دەوڵەت هەستاوە بۆ کارە موسساتی کردوێتەوە موسساتی دەنگخۆشی گرنگێکی تایبەتی زۆر بە تایبەتی هەر کەسێک سەوتی خۆش بێ و بەهرەیەک و توانایەکی هەبێ یەکسەر ئەینێرن بۆ موسساتە ئەلێوەی تر پێ ئەگا لە مەرحەلەی مۆسیقی فێرەکەن مەقاماتی فێرەکەن هەتا ئەگاتە ئەمژۆک و خوێندنێک وایە بەڵێ وەکو خوێندنێک تر ئارەزومەندانەیە Ama bir yere gelebilmek için hocalarımız bize yön gösteriyor ama bir insanın şahsi olarak, ferdi olarak bizzat kendisinin bu ilimle fazladan meşgul olması gerekiyor ki belli bir seviyeye ulaşabilsin. طبعا ئەوە بە ڕێنمایی مامۆستایان ئەکرێ وەکوتم ئارەزومەندانی هەر کەسێک ئەتوانێت بەشدار ببیان نەبێ دوجار سوودێکی باشیشی هەبوو زۆر باشە کاک محمود لەگەڵ مەقاماتی عێراقیە چۆنە لە خۆمان زۆر حەزمان بۆ مەقاماتانە هەیە ئەوان لەوێ گرنگی پێدەدەن و ئێستا بینەراڵێن زۆر قسە نەکەن قورئانەگەر دواتر بتوانێت مەقامێکی عێراقیشمان داوای ئەوەی لێکردم کەوان کاتمان زۆر کەم بەدەستەوەی جینا زۆری حەز لێ بڕوا بۆ شاری بەغدا بۆ مزگەوتی ئیمام بۆ حەنیفەی نوعمان لە شاری بەغدا مزگەوتی ئیمام عەزەم با بڵێن بەڵام کاتمان نەبوو زۆر تەرکیزی لەسەر عێراقا یعنی سەوتی عێراق و ئەوانەی پێخۆشە سۆریۆ عێراق لە سەسلەری nasıl geçiyor sizin bir şeyiniz var mı? Katlamanız var mı Irak makamatıyla, Irak okullarıyla? دواتر makama Iraki ki hoşi pi hoşa. Siz bir Iraki makam biliyorsunuz öyle bir şeylerden? Yani taklit edebilirim ama şimdiye kadar çok denemedim. Çünkü Iraklı arkadaşlarım da var. Iraklılar genelde böyle gırtlaklarda çarpma yapıyorlar. Mesela Hayy alel salat. Yani Irakların genelde böyle gırtlak kullanıyor. بۆکو مەقامێکی عێراقی عێراق ئاوە بەس ئێمە زیاتر باەخ بە لایەن و بواری خۆمانە دەین تەوەن بۆ معلوماتان بانگی تورکی ئەوەندە قورسە
غەیری تورک خۆی زۆر کەم کەسەیە بتوانێت بانگی تورکی بڵێتەوە بۆ جیاوازی هەیە بەڵێ جیاوازی هەیە لە نێوان بانگەکاندا باشە هەبێت یەکەم هەناسەی باشێوێت دووەم ئۆکتاڤ و تۆن و مەقامێکی زۆر بەرزی پێویستە سێم لە بەرنمەکەیە باسی حرەکەیەکی کرد وڵاتانی تر بە قوڕک بانگەڵێن بۆ نمونە وەک فەرمووی حەیە عەلە السەلا ئاوا لێرەوە بەڵام تورک بە لێوەیڵێ تورک زیاتر ئەو لێوە کاجوڵێنە پرۆگرامدا کۆنشتم حەیە عەلە السەلا تورکی چەناگە ئەڵێ فەرق هەیە لە نێوان مەقاماتی دنیا و یعنی شێوازی وڵاتانی تر و تورکیا محمود زیاتر حەزی لە دەنگی چ بانگ بێژێکە siz sevdiğiniz azan şu ana kadar kim okumuş? Yani senden başka. Sen dünyanın birincisisin ama senden başka kimi izliyorsun? Bizim Allah rahmet eylesin Yusuf Gebzeli diye bir Türk okuyucu var. Kasekmanena Yusuf Ebzeliye. Evet. O çok güzel ezan okurdu. Ben onun ezanlarıyla büyüdüm. Ben legal bangakani ava gavrebum. Hemişe cümle ugurtuva. Onun dışında da şimdiye kadar hiç görmedim. Vaku ev işimle biniyor tota esta. زۆر باشە کاک محمود زۆر دەرفەتمان نەماوە ئەگەر مەقام عێراقیەکەم هەموو بخوێنێ کەمێک Birazdan Biraz Iraklı okudu. Iraklı istersen Şimdi burada taklit etmeye çalışırım. Ama Iraklı kardeşlerimizi izleyince şimdi der tam yapamadı falan. Allah'ın taklidi bunu makamı Irakiye kamu. Balam eğer برایانی عێراقیان قورآنخوێنەکانی ئێرە ئەی بە ئارمالێ دەکەم بڵێن وەکو خۆی نەیکردەوە من هەرەوەنی لێزانم ببوورنیانی دەستی خۆش بێ Eyvallah. Buyurun. Mike alabilirsin. Şey mi o? Iraklı mı okuyayım? Irak'la biraz خۆی پێی خۆش bir ayet mesela. Bir ayet. Bir ayet. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي صدق الله العظيم. Maşallah, maşallah. دەستی خۆش Oluyor mu acaba? Çok güzel. Eyvallah. İlk defa deniyorum bu arada onu da söylemiş Yok olayım. yok, çok harika maşallah. بەشداری لە چەند فیستیڤاڵ و مێرەجانە کردووە Kaç festivalda sen katıldın? Yarışma olarak mı? Yarışma evet. Yani uluslararası 3 yarışmaya katıldım. Lise musabakatine doğru Ama- tebrizari kırdığa. Türkiye'de ise yaklaşık 5-6 tane katılmışım. Ve en az. Türkiye piyan şaşık. Mahfel, Ama mahfele artık- yetmişsin. İran'da İran'a gittim tabii. çoğu da İraniş bu لە mahfel. کوردستان قورآن بەزیەکەم خوێنان. جارێتی Bale, yakam cariyete Kurdistan. İlk defa Evet, ilk buraya defa. geliyorsun. ئەو قورآن خوێنانی کە ئێستا هەن زیاتر حەز بە دەنگی کامیان دەکات کۆنەکان نامانی کە ئێستا هەن Sizin en Kur'an okuyanın sesi güzel. Şu an kimi izliyorsunuz? Şu an için mi? Hayatta Şu an yaş. Avi Keysel Ajiyan yani. بەڵێ ئەوەی کێسە لە ژیانە Evet, hayattadır. Şu an hayatta yaşayan yani açıkçası ben yani şu anda çok güzel okuyucular var ya ama ben eskileri dinliyorum yani şu an. Olam göle kona kana girim ziyade. Çünkü Esas onlar- Kur'an khani bahşeye balam ziyade. Bizim şöyle bir durumumuz var. Şimdi şu anki insanlar artık okurken biraz böyle gösterişe merak olabiliyor. Sesimi göstereyim falan olabiliyor ama eskilerde böyle bir şey yok. Allah avi ki esta bunu buna akhani. Vanga ziyade başeşi panagrin bakwa. خود درخستنی تیا هبه زور زیاده روی تیا بکن. بلام وانی رابردو دڵنیای لەوەی کە خاڵسن مخلیسن بووە و جوانتر ئەدایی کردو بۆی ئیسفادە لەوەی رابردو زیاتر Muhammed Sıddık Minşevi. محەممەد صدیق ماشاوی خاڵی خۆش بێ Mısırlı. زیاتر گوێ لەوە گرێ دەرفەتمان نەماوە کاک محمود ئەگەر بە چەند ئاەتێکی قورآنی پیرۆز کۆتایی بە تەورەکەمان بێنی یاخود ئەگەر شتێکی دیکە پامێکی دیکەی هاوکارەمان ئاماژە بۆەکەن کە الله نور السماوات والأرض ئەوە زۆر خۆشە خوێنێ ئەڵێم بزانە ئەومان پێشکەشەکەات الله نور السماوات والأرض مثل نوره كمشكاة في مصباح. Onu mu istiyorlar? Yok kontrolden istiyorlar. Ben değilim.
Biz yani şimdi hem sabah olduğu için Biliyorum. kendimizi yormamak Ya adına tertil de okuyabiliyorsun. Mesela başka bir yer okusan. olur. Müsaade ederlerse. هذا شوێنی کە ئەخوێنم ئەڵێ بم بەیانە زۆرتان بۆ هێناوم خەریکە بەشی فستیڤالەکەم پێنەمێنێ. سەرکەوتی بێ. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا بسم الله الرحمن الرحيم هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا محمد رسول الله بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر صدق الله العظيم. Allah'ım hepimize sabır versin. Kusura bakmasınlar biraz. کای محمود یان دەرفەتمان نەماوە دوا پەیامی چییە و چۆن ئەم خۆتان ئامادە کردو بۆ فستیڤالەکەی بەیانی کەمێک ژاماژە بۆ بکەنەوە. Yarın festival için musun? Hazırsın. چەند دڵی پێخۆشە کە بۆ یەکەم جارە بەشداری Ne kadar mutlusun yarın festivalde katılacaksın. Bir de son risalene Evet. işleyebilirsin. Yani bir kere Kur'an-ı Kerim ziyafeti, biz buna Maidetül Kur'an, yani bir sofra var, Sufre Kur'an Evet, birçok taam var ve bu taamların hepsi farklı ülkelerden geliyorlar. Xwaردنێکی لەسەر خواردنەکان هەمووی جیاوازن هەر هەرێک لە وڵاتێکەوە هاتوون. Normalde bir insanın hepsini bir araya getirmesi çok güçtür, çok zordur. کۆکردنەوەی ئەمانەش زۆر زۆر قورسە ڕاستەکە. Evet, ama işte böyle bir sofra varken bizlere de buraya iştirak etmek, Kur'an'ın o nurundan, o güzel sadasından istifade etmek düşer. ئەڵێ بە بەشداریکردنمان لەو سەدا خۆش و قەشەکە هەمیشە سوودمەندین و خۆشحاڵین. Yarın inşallah Kur'an-ı Kerim ziyafetiyle İran üzerine büyük bir rahmet yağacak. ئینشاءڵڵا بەیانی لەو هۆڵە ڕەحمەتێکی زۆر ئەبارێ چونکە هەمومان لە خزمەتی قورئانە بین. Ben davetlerinden dolayı hepinize, Peyam TV ailesine hepinize çok teşekkür ederim. ئەڵێ بۆ عایلەی پەیام و بۆ ئێوە خۆشحاڵم و سوپاستانەکەم بۆم داوەتە. خوا بەخێر بێ. Sağ olun, dilek spas. زۆر سپاس بۆ مامۆستا محسین کارا قورئان خوێنی نێودەوڵەتی و بەڕێز کاک محمود کەرکووکی ڕێکخراوی فستیڤاڵی سەدای زێڕی حەقی تەرجەمەکە دوایی لە دەرەوە حەق بە حیسابی لەسەرەکە. خزمەتتان دەستان خۆش بێ، زۆر بەخێر بن دووبارە. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە ناو بڕێک و دواتر دەگەڕێنەوە وڵاتیان و لەگەڵتان بەردەوام دەبین.
ئێمە وەکو ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان لە سەر جەمشار شارچکەکان ستافی کارژێر و ڕۆڵەقی ڕێکخراومان هەیە تا ئێستا چەندین هەڵمەتی خوێن بەخشینمان لە بۆنە گشتیەکان و بۆنە ئاینیەکان و بۆنە نتەوەیەکان ئەنجام داوە و بۆنەکانی تایبەت بە ڕێکخراومان هەڵمەتی خوێن بەخشینمان ئەنجام داوە لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە نەخۆش کە پێویستی بە خوێنە پەیوەندیمان پێوەکەن خوێنی پێویست بە هاوکاری ئەو خوێن بەخشە دڵسۆزانەی کەوە ناویان تۆمارە زیاتر لە 12,000 خوێن بەخش ناویان تۆمارە خوێنی پێویستیان بۆ دابینەکەین و تاکو ئێستا نزیکەی 45,000 بتڵ خوێنمان بەخشیە لەسەر ئاستی کوردستان. طبعا ئێمە الحەمدوللا خاوڵاتی و خەرکەکی زۆر دێت لێرانە خوێنەدات و ئێمە ئاسانکاریان بۆ ئەوکەین ڕۆژانە و پێویستیشمان پێیە گەلک جارە بینی خوێن نامینی داوا ئەکەین هاوڵاتیان دێن خوێنەدەن و ئەو حاڵەتەن خاستن ئەو نەخۆشەی تەلاسیمیا کە دێن لێرە ئێمە خوێنیان پێ ئەدەین هەندێک حاڵەتەنە کە نەشتەرگەریان بۆ ئەکرێت ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین کە لە جێی ئەو خینەکە خین بدەن و ئێمە خینیان پێ ئەدەین بۆ ئەو نەخۆشە بۆ کە سوود لێ وەربگرن. ئەم هەڵمەتانە زۆری گرینگە بە تایبەت ئەوانەی وەکو باسم کرد کە توانای بەخشینی خوێنیان هەیە چونکە لەوانەیە بە بەخشینی ئەم خوێنە بتوانن ژیانی مرۆڤێکی تر لە مردن ڕزگار بکەن بۆیە زۆر گرینگە ئەوەی لە توانایدا بێتێ ئەوەی خوێنی هەبیتن ببەخشیتن بۆ ئەوەی ژیانی مرۆڤێکی تر لە مردن ڕزگار بکاتن. خوێن دەبەخشیم لە پێناوی تەندروستی ژیانێک بۆ ئەو حاڵاتەکە پێویستی بە خوێن دەبیتن و مەترسی لەسەر ژیانی نەهێڵێتن بۆی خوێن دەبەخشم بۆ هاوڵاتیانەی کە پێویستیان بە خوێنە. زۆر لە مێژە نزیکەی 15 ساڵ زیاترە ساڵانە یان چەند مانگێک خوێن دەبەخشم بەو کەسانێک کە پێویستیان بە خوێنە لە ڕێگای خوێن بەخشانەوە. ئازان و خۆشەویستان لە تەوری دۆمی بەرنامەکەماندا باز لە ژیان و تێکۆشانی کەسایەتێکی ئاینی دەکەین بەڕێز حاجی محەممەد قەرەداخی کە سەرپای ژیانی بۆ تێکۆشان و جیهاد لە پێناو ئاینی پیرۆزی ئیسلام و بۆ لە پێناو کۆمەلگاکەیدا تەرخان کردووە. ئێمە باز لە چەند وێزگەیەکی ژیانی بەڕێز حاجی محەممەد قەرەداخی دەکەین کە شەوی 14/15 و گیانی سپارد و کۆچی دوایی کرد. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا شەریف وەرزێر بەرپرسی مەکتەبی شەیدان و پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی دادگەری. مامۆستایان زۆر بەخێر بێت. سپاس بۆم دەرفەتە. مامۆستا ئەگەر باز لە ژیانی مامۆستا محەممەد قەرەداخی بکەین بەڕێزیان ژیان و تێکۆشانیان چۆنی بوو لە پێناو ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن دەستیان پێکردووە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سوپاس بۆ بەڕێستان کەناڵی ئاسمانی پەیام سەڵاوی خوا لە بینەران و بیسترانی بەڕێز و خۆشەویست. سەرەتا جارێکی دیکە پرسە و سەرخۆشی خۆمان وەکو مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان ئاراستەی خۆمان سەرکردایەتی خانەوادەی محتەڕەمی جەنابی کاک حاجی محەممەدی قەرەداغی و خزمان و خۆشەویستان و هەوسەنگەران دەکەین. خی گەورە بە پلە بەرزەکانی بەهشتیان شاد بکات گۆریان پڕ لە نور بێ عمرێکی پڕ لە بەرەکەت و سەربەرزانیان هێنا و ئینشاءڵڵا بە ڕوسوری و خەرمانێک لە چاکە و چاکەکاری بەرەو قابی میهرەبانی خی پەروەردگار گەڕاونەوە. کاک حاجی محەممەدی قەرەداغی دیارە ئێمە کەم تا کورتێک هاوسنوور نەبووین لە نزیکەوە بڵێ
لە خزمەتی دابین بەڵام وەکو زانیاری و دواتر دوای ڕاپەڕین بە تایبەتی و پێش ڕاپەڕینش کەم و زۆر بە خزمەتی گەیشتوین لە قەڵاتوکان و لە شوێنەکانی کە دیارە لە خەڵکی قەرەداغ بووە لە ساڵی 1940 لە قەرەداغ لەدایک بووە تا پۆلی شەشی سەرەتایی خوێندوویەتی بەپێ ئەو زانیاریانی کەمە لە خودی خۆیمان بیستوون لە 1970 لە ڕێگەی مامۆستا مەلا عەلی سەلاجەوە لێرە لە سلێمانی پەیوەندی بەڕێخستنەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ئەو کاتەوە کردووە هەروەها بەشداری لە شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کورد شۆڕشی ئەیلودا کردووە لە ساڵی 1963 تا هەرسی شۆڕش دواتر لە سەرەتایی چۆن دەڵێ کۆتایی هەفتایەکان و سەرەتای هەشتایەکاندا جۆرێک لە بیرکردنەوەی جیاواز بۆ مامۆستایانێک بۆ گەنجان و لاوانێک بۆ تێکۆشەرانێکی کوردستان هاتە ئاراوە کە کوردەواری خۆمان دەڵێ بە دەستی بەدەستنوێژەوە بە ناوی خواوە دەست بە خەبات و تێکۆشان و شۆڕش بکەن شۆڕشێکی نوێ هەنگاوێکی نوێ بەرپا بکەن کاک حاجی محەممەدی قەرەداغی یەکێک لەو پایە و کۆڵەکە و سەرشیانە بووە و یەکێک لەو بزوێنەرە سەرشیانە بووە کە جێدەستی زۆر گەورەی بووە بە تایبەت لە سنووری سلێمانی لێرە کە کاری کردووە لە ڕێی ئەو مامۆستا مەلا عەلی سەلاجەوە و خۆشەویستان و مامۆستانێکی کاوە لە گەنجان و لاوانی ئیسلام خواز لەو سنوورە هەر بەوە نەوەستاوە بەڵکو ئەو سەردانی شارەکانی هەڵەبجە ڕانیا هەولێری کردووە لەوێ لە ڕاستیداوە هەر لە سەرەتایی ئەو جموزۆڵە ئیسلامیەوە چۆتە خزمەتی وەکەوەی کە خودی خۆی من لێم بیستوەتەوان چۆتە خزمەتی جنابی مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی خزمەتی جنابی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود مامۆستا مەلا عەلی هەڵەبجەی ڕەحمەتی مامۆستایانی دیکە ئەو بۆ خۆی داوای لێکردوون کە با ئێمە دەست پێ بکەین شۆڕشێکی ئیسلامی جموزۆڵێکی ئیسلامی ئاشکرا و چۆن دەڵێ ینی ڕاگەیەنرا و دەست پێ بکەین کەواتە مامۆستا چۆن لە ئەرک و ڕەنج و مادووبوونەکانی ئەم مامۆستایە بڕوانین وەکەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد دەزانین کە ئەم مامۆستایە لە تەمەنێکی لاوێتیەوە هەتا ئێستش بەو هەموو نەخۆش و ناڕەحەتیەوە ئەوەندە ئارامگر بوو کە هەر بەردەوام بوو لەم کار و چالاکیان هەندێک خاڵی زۆر گەشەدار و درەوشاوە هەن لە ژیانی ئەو بەڕێز و خۆشەویستەماندا کاک حاجی محەممەدی ڕەحمەتی یەکیانەوە کە ئاماژەم پێدا کە ئەو بەشدارێکی کارای خەباتی ڕزگاری خوازی کورد بووە لە شەستەکانەوە پاشان لە دەستپێکردن و هەڵایسان و یا گەشە سەندنی کاروانی ڕابوونی ئیسلامی کوردستاندا یەکێک بۆ لە دامەزرێنەدان هەروەها خەڵکێک هەیە چاوەڕێ ئەوەیە کە خەڵک بیدوێنێت مخاتەبەی بکە یاخود چۆن دەڵێ بیخاتە ئیش وەگەڕی بخە ئەو بە پێسەوانەی ئەوە بۆ خۆی داینەمۆیەک بووە بۆ خۆی سەردانی خەڵکی کردووە بۆ خۆی تەکلیف و داوای بووە بیرۆکەی بووە یعنی کەسایەتێکی زیندوو بووە ئەوە یەکێکیکە لە خاڵە پڕشنگدارەکانی کەسایەتی کاک حاجی محەممەدی قەرەداغی ڕەحمەتی یەکێکی کە لەوەیە کە یعنیەوەی کە کردوویەتی و ئەوە نییە کە بڵێ هەر داوای لە خەڵک بوو بێ و بۆ خۆشی هیچی نەکرد بێت بەڵکو بە ماڵ بە گیان کە کوڕێکی شەهید بووە لە سەرەتایی 1970 لە قەرەداغ خودی خۆی بە ئارەقە و ڕەنج و خوێن ینی فرمێسک و ئارەقە و خوێنی تێکەڵاو کردوون و سەر و ماڵی خۆی لەسەر لەپی دەستی داناوە و ئیشی کردووە هەرەوە نەبووە بڵێ بە قسە یاخود هەر خەڵک بێنێتە ناو ڕیزەکانی ئەو پرۆژە و کارە ئیسلامیە نوێیەوە کە سەری هەڵداوە بەڵکو بۆ خۆی ئیشی کردووە یەک نقطەیەکی دیکە لە کەسایەتەکانی بەرجەستە لە کەسایەتی کاک حاجی محەممەدی قەرەداغی بێتێ بۆ لە بەردەوامی و دانەبڕان نەلەخشان و کۆڵنەدان بەو هەموو نەخۆشیانەوە کە بوونی لەو ڕۆژەیەوە دەستی پێ کردووە هەتا چۆن دەڵێت تا دوا هەناسا تا دوا تنۆکی خوێن تا ئاخر نەفەس شەریفەر بە وەفاتیشی بیانی بینیمان خەڵکانێکی زۆر دڵگران بوون لە سۆشیال میدیا لە خەڵکێکی زۆر بە وەفاتی بێتاقەت بوون دڵگرام و بۆ ئێمە ئەم جۆرە کەسایەتێکی دیار و تایبەت بووە لە نێو خەڵکیشدا لە نێو پەیوەندی کۆمەڵایەتیەکانیشیدا بەڵێ کاک حاجی محەممەد کەسایەتێکی زۆر تایبەتی بوو یعنی
چۆن دەڵێ خاوەنی جیهادی خۆی بوو خانەوادەکەی هیجرەت و جیهادی خۆی گیان بەخشینی کوڕەکەی وەکو باسم کرد یعنی پرۆژەی بووە بیرۆکەی بووە ئەوە نەبوو کە تۆ لەگەڵ مەسەر بڵین تۆ من بەڕێزێکیکە ببینێت ئەوە بکە گوێ هەڵخاداخوات تۆ چی دەربار دەڵێن نە ئەو هەمیشە قسەی خۆی هەبووە بیرۆکەی خۆی هەبووە وەکو باسم کرد من شخصەن لێم بیست و ئەوە لە سەرتاوە لە سەرتا هەشتاکانەوە کە چۆتە خزمەت ئەو مامۆستا بەڕێزانی کە ناوم هێنان داوای لێ کردوون کە با دەست پێ بکەین ئەوانە کەمن ئەو نەوە کەسانە زۆر کەمن جاوزە کاک حاجی محەممەدی قەرەداغی وەکو مامۆستای وزانایەکی دیار و هین نەبووە بڵێ ینی زۆر زانستی زۆر بێ و زۆر بخوێن و زۆر گەڕان ئەوە نەبوو ئەوانە تایبەتمەندی زاتی بوون کە بۆ خۆی هەیوە هەمووشی پێمە پێوەست بە بۆیەوە کە لە دڵەوە جۆشاوەوە لە دڵەوە خودای خۆش ویستەوە لە دڵەوە چۆن دەڵێ ویستوێتی خزمەت بە ئیسلام بکات لە دڵەوە پێی خۆش بووە کە ئەوەی کە لە کوردەواری خۆماندا خەڵکێکی زۆر هەیە دەڵێ خوا تەرەقی دەی بە دینی ئیسلام قورئان حاکم بێ بەڵام ڕاستەکەی لەولاوە ئەوەی بەلای داناسێ ئەبرتێ لە ئیسلام و لە قورئان هەر قسەیەکی سەرزارەکی دەکەو ئەوانە کاک حاجی محەممەد ویستوێتی ئەوە لە بەکردەوە لە ژیانی خۆی و خانەوادەکەیدا بەرجەستە بکات ویستویەتی کە ئارەقە و خوێن و فرمێسکی ئەو بڕژێتە ژێر درەختی ئیسلام قەدی ئیسلامی پێ گەورە بێت ڕەجی ئیسلامی پێدا بکوترێت درەختی ئیسلامی پێ لق و پۆپ و نەشون و مابکا و چرۆ دەربکا و بەروبوومی هەبێت بەردار بێت ئایا ئەو کارە ئیسلامی ئێمە کێستا لێرە دانیشتوین خۆشەویستانیکە هەمومان دەبینین مەگەر هەر بەری ڕنج و خوێن و خەبات و ئارەقی ئەو خۆشەویستانە نییە بێگومان هاوڕەکانی زۆر جەرباسیان لەوە دەکرد کە لە خەبات و تێکۆشانیدا لە سەردەمی گەنجەتیشی دایانی کاتی بەفیڕۆ نەدەدانی ئەوە نەبوو زۆر زۆر ئیسراحەتێکی زۆر کە بەردەوام لە خەبات و تێکۆشان و لە دژی زوڵم و ستەم بوو کاری جیهادی کردوانی بەردەوام ێزگەی ژیانی بریتی بۆ لەو تێکۆشانە بڵێ تاوانەوە بەکردەوە بۆ خۆی چۆتە ناو کۆڕی تێکۆشانەوە چۆتە مەیدانی خەبات و کۆڵنەدانەوە کە لە ساڵی 1970 لێرەوە دەسێ بۆ پەرەداغ لەوێ وەکو برانی خۆشەویستی دیکەش ئاماژان پێداوە ینی یەکەمین بنکەی پێشمەرگەی ئیسلامی لەوێ ئاودان دەکاتەوە ئاڵا هەڵدەکا سیما و ڕنگ و چۆن دەڵێ ینی سیمای ئیسلامی پێوە دیار نەبوو تایبەتی دەدا بەو دەڤەرە کە قەرەداغا دەنگێکی نوێ دێتە نێو دەنگەکانەوە ڕەنگێکی نوێ دێتە نێو ڕەنگەکانەوە بەڵام دەنگێکی زوڵاڵ دەنگێکی ڕەسەن ڕەنگێکی تۆخ سیبغەتە الله وەکو خی گەورەکە لە قورئان دەفەرمێ کە بۆن و بەرامەیەکی تایبەت کە بۆن و بەرامەی فیردەوسی لێدێ بۆن و بەرامەی جیهادی لێدێ بۆن و بەرامەی محبەت و خۆشەویستی پێغەمبەر لێدێ عەلەیهی سڵاو وسەلام کاتێک تۆ لەو مقەڕێک دەکەیەوە و لە پڕ بەگەری خۆت لەو مقەڕەوە بانگ دەدەی پێنج فەرزە نوێژ جەماعەت دەکەی زیکر و تەسبیحات سوبحان الله خوا بپاک دەگری الله ئەکبەر دەکەی لا إله إلا الله بەرز دەکەیەوە ئەمانە ڕاستیەکەی هەموویان ئەو دیمەنانن ئەو چۆن دەڵێ تایبەتمەندیانن کە کوردستانی خۆمان پێی ئاشنایە کوردستان چۆن دەڵێ ینی بەشێکە پارسێکە لە ڕەسەنایەتی ئیسلامی تۆ تەماشای مێژووکەی بکە تەماشای زانایان کە تەماشای مەزگەوت و حوزرەکانی کە تەماشای تەچەکانی بکە تەماشای هەر کوچۆک مێژووی ئەدەبیاتی مێژووی سیاسی و خەباتی نەتەواتی و ڕزگاری خوازی هەرچی کە دەیکە هەمووی لەوێەوە سەرچاوی گرتووە یعنی کەواتە کاک حاجی محەممەد و ئەمسالی کاک حاجی محەممەد شتێکیان کردووە هەنگاوێکیان ناوە هەنگاوێکی چۆن دەڵێت داهێنانێک لەوەی کە تۆ جارێکی دیکە سەر لە نوێ ئەم گەل و نیشتیمانە ئەشکەوتەکان بەو دەنگ و ڕەنگە ڕەسەن و بۆن و بەرامە خواییەی ئاشنا بکەیەوە کەواتە لێرەیە تا چەندە گرنگە میدیای ئیسلامی و تەنانەت مێژوو نووسانیش گرنگی بە نووسینەوەی سەروەریەکان و هەوڵ و خەباتی و تێکۆشانی ئەم جۆرە پیاوانە بچن بڵێ بێگومان زۆر گرنگە یعنی من ڕاستەکەی دەستخۆشی لە هەموو بەڕێزێک دەکەم لە هەر خوشک و برایەک لە هەر بەڕێزێک لەوانەیە کە پێشەنگ بوون لەو کاروانی ئیسلامیدا دێن هەست بە بەرپرسیاری دەکەن چ خۆیان
یاداشتەکانی خۆیان بنووسنەوە چگەر بە ڕێزێک ڕووی لێنان هەرچی پێیانە بیخەنە ڕوو دەستخۆشیان لێ دەکەم هانیان دەدەم کە یاد و بیرەوەریەکانمان نهێنیەکانمان جوانیەکان نەخینە ژێرگڵەوە ئێمە ئەوانەمان بەکردەوە ئەو بەڕێزانەوانە بەکردەوە کردویانن با بە نووسراویش بە بیستراویش بە بینراویش خەڵکێکی دیکە لیان بەهرەمەند بێ و بیان خوێنێتەوە سەرگوزشتەی ساڵحان و چاکان لە پیاوان و لە ئافرەتان لە مێژووی ئیسلامیدا یەک بێک خی گەورە کە لە قورئاندا بەشێکی زۆری برتێ لە جێرانەوەی سەرگوزشتەی پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ ئەسحاب الکەهف جەنگەکان و کار و غەزاوات هەمووی یعنی حەز دەکەی تۆگەر ئەوە نەبێ ئەو جێرانەوەی نەبێ ئەو تۆمارکردنە لەبێ ناتوانانی هیچ لەو نهێنیانە بزانێت بۆ جیلی ئێستا بۆ نەوەی ئێستا کە بزانێت ئەو کەڵە پیاوانە ئەو هەموو خەبات و تێکۆشانەیان کردو یاخود با بڵێن لە ئێستادا ئەو ئەمنیەتی یاخود ئەو تێکۆشانی کە لە ئێستادا هەیە ینی بەشێکی زۆری ئەم کەڵە پیاوانەیە کە سەردەمانێکی زوو خەباتیان کردو تێکۆشاون دژی زوڵم و ستەم و دژی ئەو دیکتاتۆری کە هەبووە و لە لایەکی دیکەشەوە بۆ هەموو لایەک ڕوون بێتەوە کە کاروانی ئیسلامی ڕابوونی ئیسلامی هاوشانی حزبولارەکانی دیکە لە خەباتە بۆ دژی زوڵم و ستەم و ستەمکاری لە هەرێمی کوردستاندا بەرلەوەی ئەو وەڵامی و پرسیارت دەمەوە کە بەر لە باس لە بیرەوەریەکان و یاداشتەکان و ئەوانە من لە فەزلی خوای گەورە بە زیاد بێستا بڵێنەوە کتێبێک کە دەربارەی ڕاپەڕین و سەروەری 2010 لەم کتێبەدایەشێک لەو فەرماندە و پێشمەرگانەی کە چاوپێکەوتنێک یاخود جێرانەوەم لێ وەرگرتووە جەنابی بەڵێ کاک حاجی محەممەد قەرەداغی ڕەحمەتیە ئەوە لە دوێ سێ لاپەڕەدا کۆمەڵێک حەقائیقی دەربارەی خۆی مێژووی خەبات و پێشمەرگایەتی و شەهیدبوونی کوڕەکەی و هیزرەتیان یاخود ڕۆیشتیان لە قەرەداغەوە لە هەشتاهەشت بۆ قەڵاتوکان و زۆر بەسەرهاتی دەکەی تێدا هێناون کە ئەگەر ئەوە نەبێ دەفەوتا ئەو ڕاستیانە من دەستخۆشی لە مامۆستا ئارام عەلی دەکەم کە ئێستا بە جددی خەریکی ئەو کارەیە ئەم کارە ئەرچی هەمووانمانە بەڵام ئەوەی کە زۆرتر تێدا بەخەمە ڕاستیەکەی پێویستە هەمومان زۆرتر سوپاسی بکەین و تەقدیری بکەین هەر بەڕێزیش کەش کە بوویەتی لەوە من ناو نەهێنم چونکە دەبین ناوم لەبیر دەسێت دەستخۆشیان لە دەکەم و سوپاسیان دەکەین بەڵێ ئەم ئەمنیەت و دەستکەوت و جوانیانەی کە بوون یادان بینین بەرهەمی ڕەنج و خەباتی ئەو خۆشەویستانەیە هەمومان بەشدار بووین ڕاستیەکەی ئیسلامیەکان خێر و خۆشیان بە کوردستان هێناوە ئیسلامیەکان زۆر زار هەیە کەسانێک هەن تانەمان لێرە دەن کاکە میلەتی کورد مسلمانە حیزبی ئیسلامی لانی ئیسلامی بۆچیە ئەسڵەن میلەتێکی مسلمان هەر ئەوە لەوە جوانە ئەوەی لە دەوەشێتەوە کە لایەنێکی ئیسلامی لە خزمەتی دابێ خۆ لە خزمەت لایەنێکی ئیسلامی دابێ چونکە هەرچی پێیەتی بە تۆ نامۆ نییە نامۆ ئەوانن غەریب و سەیر و ئەنتیکە ئەوانن کە هیچیان لێی میلەتەکەی ناسێت هیچیان لێی کوردستان ناسێت ئاکاریان ڕەفتاریان جلوبەرگیان تێڕوانی و بیر و بۆچوونیان تۆ شۆڕشێک کە بە ناوی خواوە دەستی پێ دەکەی هەر جارێک ئەڵڵاهو ئەکبەر دەکەی هەموو ئەو داروبەردە لەگەڵ جواب بداتەوە پێی ئاشنایە ئێمە لە خەڵاتوکان بووین وەکو باسم کرد کە لەعادە لە هەموو شوێنەکانی کەش مقڕاتی خۆمان هەروە بوون هەمووی هێزەکان پێنج فەرزە تەمان بانگ دەگوترا کە بانگت دەدا ئەو قەندیلە ئەو دار و دەوەن و شاق چڕ و شاخ و دەوەنە هەمووی دەنجی دەدایەوە پێم وایە کە وەک ئێمە دڵخۆش بوون بە ئەو بانگ و سەدایی پێی ئاشنابوونەوە کە وەختێک بوو چۆن دەڵ پێ غەریب بوون ینی مزگەوتەکان خەڵک جەماوەر ئێمە زیاد نین ئێمە یعنی ئەو کوردستانە هەر لەوە جوانە کە ناوی خۆی تدا بهێنرێت من ناڵێم دەنگ و ڕەنگەکانی کە بستڕیەوە بەڵام نابێت لە نێو میلەتێکی مسلماندا دەنگ و سەدای ئیسلام و ئیسلامی بوون و ناوی خواهێنان و ئەڵڵاهو ئەکبەرکردن شتێکی غەریب بێت من لەم کتێبەدا شتێکم هێن کردووە ئاماژە پێداوە لە ڕاپەڕین لە 5 لە ڕانیە بەڕێزێک لە کتێبێکدا لە کتێبەکان تەعنەی کردو لە وەڵا کەسێک خەڵکێکی ئیسلامی ئەڵڵاهو ئەکبەریان کردووە من تەقەن کە وەڵامم داوەتەوە کاکە چواری سێکە لە بەسڕا لە حیزبی بەعز درراوە تۆ خۆت لە کتێبەکەی خۆتدا دەڵێ وەڵا ئەڵڵاهو ئەکبەریان کردو دەبابەکە لە وێنەکەی سەددامیدا ئیکەواتە تۆ چۆن دەی دەڵێ پێت وایە ئەڵڵاهو ئەکبەر لە مزگەوتێک لە مزگەوتی گەورەی ڕانیەوە ئەڵڵاهو ئەکبەر دەربارەی ڕاپەڕین بکرێت تۆ ئەوت بەلاو غەریب و سەیر بێ نابێ ئەو نامۆیە بمێنێت کەواتە مامۆستا جیلی نوێ
گەنجان چۆن بتوانن سوود لە ئەزمون و خەبات و هەڵس و کەوتی کاری ئەم جۆرە پیاوانە وەربگرن. بەڵێ تەمانەوەکو باسم کردە ئەرچی ئەو کەسایەتیانەیە کە خۆیان تا لە ژیاندان بە هەر شێوازێک بێ ئەگەر توانە و سەلیقان هەیە یاداشتەکانی خۆیان بیرۆریەکانی خۆیان مێژوی خۆیان بنووسنەوە بێ بە کتێب نەبوو خەڵکانێکی کە هەبن کە بستنە خزمەتیان و پرسیاریان لێ بکەن و بیرۆریەکان و زانیاریەکانیان لێوە بگرن و تۆماری کەن و چاپی کەن و بڵاوی کەنەوە بێزگەلەوە ئەرچی میدیایە بە دەرەجەی یەکەم چاپێکردیان لەگەڵ بکە بێنێتە سەر شاشە لە رادیۆ لە تەلەڤیزیۆن لە ڕۆژنامەگەر هەرچی بە هەر شێوازێک هەیە تۆ بە دوواداچوون بکەی و پسی ئەم گەوهرانە نێڵی تۆز و خۆڵیان لەسەر بنیشێ و بستنە ژێرگەڵ زۆر باشە مامۆستا شەریف ئێمە دەرفەتمانەمە زۆر سپاس دەکەین کە میوانی بەرنامەکەمان بووی سپاسان دەکەم هیچ دەرفەتێک نییە ئەمەژە بێ خاڵی دیکە بدەم ماوە باسی کە مەسەلەیەکی دیکە لە ژیانی کاک حاجی محەممەددا کە دەمەوێت گرنگی پێ بدەم و چۆن دەڵێن چاوی لێ بکەین بکەینە قوتابخانەیەک کاک حاجی محەممەد مرۆڤ بووە گەرمی و ساردی بینیوە هەوراز و نشێوی بینیوە ئازار و ناڕەحەتی ێزگار زۆری بینیوە بێنازی بینیوە ڕەنگە تەقدیر نەکرا بێ وەکو پێویست لە قەدەر خەبات و قوربانیدانی خۆی بەڵام هەرگیز کاک حاجی محەممەدی قەرداغی بەردەوامی و درێژەدانی کاروانی خزمەت و خەباتی خۆی نەبەستۆتەوە بەگلەیەوە بڵوەڵا گلەیم هەیە مادام وایە من هین ناکەم یا کەم و کورتی هەیە لە فلان لایەنە لە فلان کەسەدا لە فلان ئۆرگاندا ئیش ناکەم هەرگیز ئەوەی نەکردووە گلەیەکانیشی بوون بەڵام نهاتوە تەنانەت هەر خەریکی گلەیەکان بێ بەداخەوە خەڵکانێکمان هەن زۆر خۆشەویستن بەڵام بەردەوام خەریکی چۆن دەڵێت زۆرێک لە حاڵەتی ڕەشبینیان بۆ دروست بۆ بەردەوام هەر خەریکی گلەین هەر خەریکی لای هەڵدێری دەگرن بابەتۆ ئەو جوانیانە هەمان ببینە دەستخۆشی بکە کاری باش بکە ڕخنەکەش بگرە بەڵام نابێ ئێمە کارکردن و بەردەوامی و درێژە پێدانی کار و خزمەتی خەباتی خۆمان ببەستینەوە بەگلەی و گازندەکانەوە چونکە کەوامان کرد دەبێتە زۆرێک لە هەرس و ئاش بەتاڵ هیچی لەشین نابێتەوە گلەکانیش دەکەین گلەکانیش دەبینین بەڵام بەرژەوەندێکی گشتی هەیە کە بریتە لە پاراستنی یا خزمەت بە ئاین و گەلی و نیشتیمان و پاراستنی کاروانی ڕابوونی ئیسلامی کوردستان و وەفاداری بەرامبەر بە خوێن و ئارەقە و فرمێسکی ئەو هەموو شەهید و عەزیز و خۆشەویستانەی کە وەکو کاک حاجی محەممەدی قەرداغی بە تا دواهناسەی ژیانیان لە پێناو ئەو خەڵک و میلەتەدا لە پێناو ئەم ئاینەدا تێکۆشاون سپاس بۆ بەڕێزیشتان بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شەریف بەرزێ بەرپرسی مەکتەبی شەهیدانی پێشمەرگە دەرینەکانی کۆمەڵی دادگەری زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس کە دەفەت لازان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دێنەوە لاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە ئۆڤێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و سەڵ دەپلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێرکارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی هەموو شتێک تەواوە گوڵە بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕی زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە شێرکۆ نەبێ نەیەنی گوڵە بە ڕۆژی شێرکۆیان نەبوو ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ هەر تامەکەی جارانی هەیە
گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە. لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە. دڵنییا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. کات ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕۆ بەرە داگیرسێنە. کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵە بەڕێزان دەچینە کۆتاتەوەری پرۆگرامەکەمان کە باس لەوە دەکەین مناڵان چۆن سوود لە پشوەکانی هاوینمەرە وەربگرن ئەو خولو دەوراتانە کامانن کە زۆر جار دایکان و باوکان پێیان خۆشە حەز دەکەن کە مناڵەکانیان سوود لە پشوەکانی هاوین وەربگرن. لەم تەوەرە دایمە گفتوگۆی زیاتر دەکەین بزانین ئەو بەشانە یاخود ئەو خولو دەوراتانە کامانن کە سوود بە مناڵەکانمان دەگەێنن. ئەم جاریان لە دیدێکی ئاینیەوە باسی دەکەین چونکە لە ڕابردوودا بەرنامەی لەم چەشتەمان هەبووە کە گرنگە لە بابەتە ئاینیەکەەوە منداڵان چۆن لە پشووەکانی هاویندا و بابەتە ئاینیانە ئەو دەورانە و خولانی کە سەبارەتن بە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم ئاگاداری بن. بەڵێ گفتوگۆ لەسەر ئەم تۆرەمان دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر شاخەوان سیا مەنسووری زانای ئاینی کاک دکتۆر زۆر بەخێر بخێرێت. خوابتان پارێزی. ئەگەر لەوە دەست پێ بکەین مەوەسا تا چەند گرنگە منداڵ و دایکان و باوکان سەرەتا ئەگەداری منداڵەکانیان بن و پشوەکانیان بۆ ڕێخوێن ینی دەزانین کە ئێستا ژیانێکی تەکنۆلۆژیامان هەیە لە ماڵەوە سێ مۆبایلی تایە تەلەڤیزیۆنەکەمان یوتیوبی تایە ئەمانەش گرنگن بۆ منداڵ بەڵام هاوشانی ئەوە تا چەند گرنگە ئەو پشوانە ئەو کاتانەی هەن بە شێوازە تۆزیعکەن کە منداڵەکە سوودی لێ وەربگرێت. بسم الله الرحمن الرحیم دەستخۆشیتان لێکەم خۆی گەورەتان پارێزی یا ڕەبی. دیارە باوک و دایک وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی كلكم فاعل وكلكم مسؤول عن رعيته كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. باوک و دایک مەسئولن لە مناڵەکانیان. جا مەسئولی لە منداڵیش بەڕاستی بێ ئەو منداڵە بپارێزی لەو هۆکارانەی کە بەرەو شتێک ئەیبا تۆ پێت ناخۆشە لەسەری پەروەردە بێت. باوک و دایک ئەبێ بەرنامەیان هەبێ بۆ پەروەردەکردنی منداڵەکان. هەر کاتێ تۆ بەرنامە دانەنا بۆ منداڵەکەت کۆڵان بەرنامەی بۆ دانێت. هەر کاتێ تۆ فراغت بۆ منداڵەکەت پڕ نەکردەوە خۆی فراغ بۆ خۆی پڕێکاتەوە. هەندێک جار لە گەڕک پڕێکاتەوە، هەندێک جار بە مۆبایل پڕێکاتەوە، هەندێک جار بە تەلەڤیزیۆن پڕێکاتەوە. واتە ئەگەر تۆ فراغی ئەو منداڵت پڕ نەکەیتوە لەم هاوینەیە کە فراغێکی گەورەی خۆی فراغ بۆ خۆی پڕێکاتەوە خەڵکی تر بۆی پڕێکاتەوە. کەواتە مامۆستا ئەو پلان و بەرنامانی کە بەڕێز داماژی بۆکەی کاڵێ ئەگەر بێت و بۆی دانەنرێت کۆڵان پەروەردەی ئەکات یاخود ئینتەرنێت پەروەردەی ئەکات ئەو پلان و بەرنامانە چینکە بێدایک بۆ بارەکەڵڵا خوا لەت ڕازی بێ. طبعا قورآن ڕووی کردوتە هەموو ئینسانێکی مسلمانە فەرمێ فەئیذا فەرەغتە فەنسەب. ئەگەر کاتێکتان لە ئیشێک بوونەوە خۆتان بە ئیشێکی ترەوە مەشغوڵکەن. یاخود بە باوک و دایکانە فەرمێ قو ئەنفوسەکم وئەهلیکم نارە، خۆتان و ماڵ و منداڵتان لە ئاگر بپارێزن. یاخود ئەفەرمێ دەربارەی منداڵ کە ئێمە زۆر جار منداڵ جاری وا بەیانەن 10 جار بایەکەی بۆ نوێژ وأمر أهلك بالصلاة واصطبر عليها يعني قرآن فرمي بمنالكت بلا نيوشك صبري شي لسر بقرا ليرة الصبري
پاڵداوت ئینسان تا باوک نەبێت نازانێت تا دایک نەبێ نازانێت ئەگەر سەبرت نەبێت 10 ساڵ تۆ پێڵی نوێشکە بۆیە ئێمە چی بکەین بۆ منداڵەکانمان ئەمڕۆ سوپاس بۆ خۆی گەورە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە سنتەری حکمایە کۆمەڵە سنتەری تر هەیە دەوراتی مزگەوتەکان هەیە دەوراتی هاوینە کۆمەڵە ڕێکخراو هەیە دەورات ئەکەنەوە ئەم باوکو و دایکە ئەبێ کارێک بکەن ئەم منداڵە ئەم دوو مانگەی کە لە ماڵە ئەم سێ مانگەی لە ماڵایە بەرنمەیەکی بۆ دانن کە هیچ نەبێ ئەم منداڵە فێری ئاکارێکی جوانی بکەن ئەمڕۆ لەم شوێنانەی کە دەورە ئەکرێتەوە جاری وای باوکێک ناینێرێت بۆ ناینێری وڵا 15,000 سەرن ئاخرەگەر بۆ خۆیانە بۆ 15,000 وەرەگرن کاکە جاری وای منداڵەکە خاتە قوتابخانەیەکی ئەهلی ساڵی 2 ملیۆنی بۆ دات ئەوە زۆر نییە بەلایەوە لە قوتابخانەی مەکتەبە هەموو مانگێک 40,000 بۆ دایان 30,000 بۆدا بۆ پاس ئەمە زۆر نییە بەلایەوە ینی بەمەرجێ لە قوتابخانە ئەو پەروەردەی ناکەن کە لە دەورەیەکی لە سنتەرێکی قورئان پەروەردەیەکەن پارەی تریشەیە کابرا منداڵەکەی نێرە بۆ دەورەی ئینگلیزی بۆ ئەلیف و با 100,000 دات یەک بۆ دەورەی قورئانەکە بۆ دەورەی قورئان 10,000 ناینێرێت ئەم باوکو و دایکە مەسئولن لەسەر ئەم منداڵە بۆیە بەڕاستی باوکو و دایکانی بەڕێز ئەبێ وریابن تا ئێستا بیرت لەوە نەکردوێتەوە کە منداڵەکەت بنێری لەم هاوینە با جوزێکی قورئان بخوێنە کاکە با شێوازی نوێژکردنی فێرکەن با ئادابی هەڵسوکەوت ئادابی خەوتن ئادابی هەڵسان لە خەو ئادابی میوانیکردن ئادابی پێشوازیکردن لە میوان ئادابی نان خواردن ئادابی ئاو خواردن ئادابی دەست نوێژکردن ئادابی نوێژکردن وەنیە ئادابی قسەکردن ئادابی بەکارهێنانی مۆبایل دەرفەتی نەبێت دەکرێت وەکو ئاماژەت پێک لەو دەستگایانە لەو ڕێکخراوی ئیسلامیانەیە کە بتوانێت شتانە فێر بێت طبعاً دایک و باوک دەرفەتیشان هەبوو بۆ خۆیان بینێرن بۆی باشترە عادەتەن من بۆ خۆم منداڵەکانی خۆم چەند جا دەرسم بۆ داناون طبیعەتی ماڵ وایە جاری وا هەیە دەرسەکە ناچێتە سەر میوانێک دێتە پێشەوە ئەها زۆر ئیلتیزامت نییە بۆیە ئەگەر ئەو باوکەی کە دەرس بە مناڵەکە یەڵە لە ماڵەوە ئەگەر هەمان دەرسی لە سنتەرێک پێ بڵێ باشترە ئەو دایکە ئەو دەرسی کە لە ماڵەوە پێڵێ هەمان دەرسی لە سنتەرێک پێ بڵێ باشترە بۆ چونکە ئیلتیزاماتێک پێیاکە یعنی ئەم منداڵە ئەمڕۆ دەورات کراوەتەوە 3-4 کتێبیانە دەرێ کتێبێکی باسی بیر و باوەڕی ئینسانی مسلمانەکە بێت چۆن بێت کتێبێک باسی ئادابەکانەکات ئادابی ئینسانی مسلمان هەموو ئادابەکانی بێت چۆن بێت کتێبێکی قورئانە تەجویدە یعنی ئەم منداڵە لەم هاوینەدا جوزێکی قورئانە خوێنێت خۆ ئەگەر دوو بیکاتە دوو جوز هەموو قورئان خۆی ختمێکات کۆمەڵی ئادابی جوانی فێرەکەن ئەم باوکە ئیسفادەی لێکە ئەم دایکی ئیسفادەی لێکە دراوسی ئیسفادەی لێکە بەڵام ئەگەر ئەم باوکە هیچ بەرنامەیەکی بۆ منداڵەدان نەکا کە تەمەن ئەڕوات طبعاً یعنی ئەمە بڵێن ئەم ساڵنا ساڵێکی تر ساڵێکی تر نا ساڵێکی تر مانگێکی تر نامانگێکی تر تەمەن ئەڕوا ئەو منداڵە گەورا بێ کە لە دەست دەرچوو ناگەڕێتەوە ئەمڕۆ هەوڵدا لای مامۆستایەک فێری ئەو ئاکارە جوانانەی بکە فێری ئەو ئەخلاقە جوانانەی بکە وەڵڵا قوتابخانە سوودی لێبێن گەڕک سوودی لێبێنن وەنیە یعنی هەموو شتێک سوودی لێبێن ئەم منداڵە کە ناینێری ئەبێ مۆبایلێکی بیتێ یان ئایپادێکی بیتێ لە ماڵەوە ئەم ئایپادە بەردەوام چاوی بەسەریوێتی یەکەم چاوی لە دەست دەدات چاو دووەم کاتەکەی زۆرە کوژێت سێم ئەم منداڵە فێری قسە نابێت ئەمڕۆ زۆر جارێمە تەلەفۆنمان بۆکەن وەڵام مامۆستا مناڵەکەم تا ئێستا فێری قسە نەبوو جام جوزان فێری قسە نەبوو کاکە خۆ من دکتۆری نیم کاکە ئەم منداڵە تەمەنی چەند وڵات تەمەنی 5 ساڵە ئەی ئایپاد وەڵام مامۆستا ئایپادی خۆی هەیە ژووری نووسنیە کاکە ڕاستەکە ئایپادی پێ 100 جارەڵێ وەرە نانەکەت بخۆڵە کاکە نایە گێژە بێ هەربێ سەعبەت بە دیارە ئەو مۆبایلەوە ئەو یعنی دایکێ بێتە مۆبایل باوکێ بێتە مۆبایل سەردانی بێتە مۆبایل سەردانی خەڵک ناکە لەبەر مۆبایل لەبەر ئایپاد بەڵام مامۆستا لەمان کاتە لەوانەیە دایک و باوک بتوانن کە وا لەو مناڵە بکەن کە سوودێک لەو مۆبایلە وەربگرێت بەرنامە و پلانێکی تایبەتی بۆ دابنێت باسی واکەین سوود ئیتر لە هەر ڕێگایەکەوە تۆ سوودەکەی لێبینی گرنگە بەس تو آخر ئەم منداڵە باوەڕ بفەرمو زۆربەی منداڵ ئەمڕۆ کە فێری قسە نابن هە لەگەڵ مۆبایلێکە کاکە جاران منداڵە چۆ کۆڵان منداڵە چۆ کۆڕان دە زۆر بڵێ لەگەڵ یابوو بە ڕەفیق دە زۆر بڵێ بە یەک مانگیانی ناو قسە بد قسە دە قەبرستان مردویانی ناو قسە ئەوە قسەیانەکە دە کۆڵانە مناڵی ئێستا هیچ نازانێ تێگەشتی کاکە منداڵی ئێستا هیچ نازانێ یعنی تۆ بەس ئەوەندە ئەزانێ پاسوەردی ئەنتەرنێتی بۆ بکەیت و مۆبایلەکەی بدەیت دەستەوە یەک دەقەلەی سەنیتەوە قیژێ و ماڵاگرێت ماوەسا ئەمە ئەمەژێکێکە لە ئۆکارەکان بۆ منە دایک و باوک بۆ
سافی مێشکیان بۆ ئارامی خۆیان زۆر جاکە منداڵەکە گری منداڵەکەش فێر بووە زانێک ئەگەر بگریە موبایلەکەی ئەدرێتە یاخود ئەو پشتی کە ئێوە یەکسەر بەدەستی دێنێت تا چەند گرنگە دایک و باوگاکەداری ئەمە بێت کە با منداڵەکە بگرێت با هات و هاوار بکات بەڵام نەکەن ئەو شتی بدرێتە کە زیانی پێدەگەێنێ زانی چی طبعا من ناڵێم مۆبایلیان ئایپاد بە منداڵ نەدرێت ئەوە غەڵەتە چکە ئەمڕۆ تەکنۆلۆژیا پێشکەوتۆ ناتوانیت بەڵام ئەڵەم بە بەرنامە بیدەیت بۆ نمونە ڕۆژی سەعاتی بدەیت وانە ڕۆژی سەعاتێ بدەیتە بۆ وا ئەو پێدانش بە بەرنامە بدەیتە سەیری چیەکات وانە ئەمڕۆ چەندین بەرنامە هەیە لە ئەنتەرنێتە چەندین ئەپلیکیشنێ فێری ئینگلیزیە کات کۆمەڵە یاری بۆ زاکیری خۆیەتی وانە بەڵام تۆ لێ ئەگەڕی ئەو منداڵە یوتوب بووە کوێی بردەی بە وانە ئەمە لێدات دانێکی دێتە پێشەوە ئەوش لێدە دانێکی دێتە پێشەوە ئیتر ئەم منداڵی یوتوب بێتە مامۆستایی تۆ نابێتە مامۆستای بۆیە من ئومێدەوارم دایکان و باوکان ئەم فڕسەی هاوینەکە لە بەردەستیانایە سوود لەم فرسە وەرگن بابیان لێرن بۆ دەورە بە ئەگەر شوێن لیانەوە دوورە جێگایە کە شوێنی دەورات و قورئان بێ بە هەوڵدەن کاکە خۆ لە گەڕێک یەکدا کەسێکی قورئان بزانێت کەسێکی خوشکەکەی برایەکەی قورئان بزانێت کە پێ بڵێن کاکە تۆ هەفتەی 1 سەعات قورئان بە مناڵانەمان بڵێ وەنیا بۆی ئەم منداڵە بەڕاستی بە ئەم هاوینەی بەبێ بەرنامە نەڕۆ یان دەرسەکانی ساڵی داهاتووی تەخوێ بکات مامۆستا لێرەیە تا چەندە گرنگە گوێ بە حەز و ئارەزوی ئەو مناڵە بدرێت لەوانەیە مناڵێک هەبێت ینی تۆ ئەڵی ئەو نێرم بۆ دەورێک سوود لەم پشوەی هاوینە وەربگرە لەوانەیە من وەکو دایکێک پێم خۆش بێ بچێتەیەک لەو سنتەرانی کە بەڕێزت ئاماژەت پێکرد کە هەمووی قورئان و فەرموودە و فێری نوێژیانەکەن و ئەمانە سوودی هەبێ بەڵام ئەو مناڵە خۆی ئەو حەزەی نەبێ ئەو حەزەی بۆ دروست نەبێ کەواتە تا چەندە گرنگە ینی گرنگی بە حەزی ئەو مناڵە بدرێت دایک و باوک ڕۆڵ نەبینن لە بڕیاردانی ئەم مناڵەیە کە بۆ چه بەشێکی بنێرن سێجوانە تەڵێن منداڵ وەکو قڕسمع وایە کو سلایم وایە هەرچی دێ دروستکەیەوەیە منداڵ وایە منداڵ وەرەقەیەکی سپیە باوک و دایکچی لەسەری بنووسن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وآله وسلم كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه مناڵ پاک باوک و دایک بەلا ڕێیەمە گەر بیبن ئەم منداڵە چۆن لای خۆشەویستکەی و قسەکەی جەنابتە چۆن ئەم حەزەی لا دروستکەی طبعا لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم منداڵ کە لە سەرەتاوە ڕۆژویان پێگرت بەرەڵایان ناگرت ئێستا لەواچێ خەڵکێک سەید بێ بەلایەوە لە حەدیث صحیح هاتووە سەحابەکان کە منداڵەکانیان تەمەنیان مناڵ بۆ فێری ڕۆژویانەکردن یاری مناڵانیان بۆ کڕین بووکە شوشیان بۆ کڕین مەشغوڵیانەکردن بەو یاری مناڵانەوە بۆ ئەوی برسێتەکان وردەوە لەبیر بچێتەوە حەز و ئارەزوو ئەم منداڵە بزانێت دایکی باوکی ئەینێرێ بۆ دەورەیەکی قورئانێکی جوانی ملەوەنی بۆ بکڕە وانە باسی ئەم دەورەی بکە ئەم دەورەی لا خۆشەویستکە لەوێ کۆمەڵە ڕەفیقی چاکتە بێت لەوێ مەسەلەن ئەڕۆیتە دەرەوە لەوێ بیانیا هەندێشت لەوێ دیارەکەت بۆ کڕین لەوێ ئەگەر یەکەم بووی ئێمە پاسکیرێکت بۆ کڕین ینی ئەو هۆکارانەی کە هۆکاری تەشجیعن هۆکاری تەشجیعن کاکە باوکو دایک مۆزەفنی لە ماڵەوە ئیش بەڕێکن باوکو دایک خەمخۆرن لە ماڵەوە بێ خەمخۆری منداڵەکانیان بن پێکەوە خەم لەو مناڵە بخۆن بۆیە بۆ بینێرن بۆ ئەو شتێک کە ئەو منداڵە پێی خۆشە جاری وایە کاکە منداڵە بیکوژە بۆ دەوری ئینگلیزی ناڕۆت توای بینێری بۆ ئینگلیزی نابێ جاریوە منداڵە حەزی دەوری کۆمپیوتەرە وانە منداڵە حەزی لە یاری قاعەیە منداڵە حەزی لەوەیە کە بینێری بۆ مەدرسەیەک فێری قورئان بێ وانە ئەخر مامۆستا پرسیارەکەی من ئەوە بوو تا چەندە گرنگە گوێ بە حەزی مناڵە بین لەوانەیە ئەم مناڵە خۆی بەشێک هەڵبژێرێت باش نەبێت طبعا ئەم دایک و باوکە ئەگەر دەوریان هەبێت لە تەوجیهکردنی ئەو منداڵەیە ئەتوانن حەزی ئەو منداڵە بە شێوازێک بجوڵێنن کە خۆیان بیانێت ئەرزم کردی منداڵۆک و وەرەقەیەکی ئەیفۆڕی سپی وایە دایک و باوکە توانن حەزەکەیەکەن تۆ ئەم منداڵە لە ماڵەوە لێی گەڕێ حەزێکی تایبەت بە خۆی دروستە بێ یعنی ئەگە ئەم منداڵە هیچ کەسێک نەبێت تەوجیهی بکە خۆی لە مێشکی خۆیدا خۆی تەوجیهەکات ئەگەر کەسێکە بێت چاک و خراپی ئیشەکانی بۆ باسکات وانە چاک و خراپی ئەم ئیشە ئاوای قسەی لەگەڵا بکە
ئەم منداڵە دڵخۆشی کات بۆ کارانێک کە ئەنجامێدا دڵنیا بە ئەو منداڵەش وردەوردە حەز و ئارەزۆکانی بۆیە باوک و دایک ئەبێ وریابن بە هیچ جۆرێک لە سەداسە دوای حەزی منداڵ نەکەون و لە سەداسەتیش حەزی منداڵ فەرامۆش نەکەن ئەوە زۆر گرنگە ئەو حەزەی منداڵ کە چاکە لەگەڵای بڕۆ ئەو حەزەی منداڵ کە پێت وایە سوودی بۆ خۆت و کۆمەلگاکەت نییە ئەبێ وڵدە بیگۆڕیت قەتعی مەکە یەکسەر لەگەڵی وردە بیگۆڕە کۆمەڵە ڕەفیقی باشی بۆ دۆزەرۆ لە سنتەرەکانە وانە ئەمڕۆ ئێمە بەداخەوە جاری وایە مۆبایلێک بۆ منداڵەکەمانە کڕین بای $500 ڕەفیقێکی باش نییە ئەم مۆبایلە بۆ منداڵە بەڵام ڕەفیقێکی گەنجێکی باشەیە کەسێکی باشەیە لەو کۆڵانەیە بەڵام بەچکەی فەقیرە کەس ڕەفیقی ناکە بە ئەدەبە هاتوچۆ مزگەوتەکە ئەم پیاوە ئەم باوکو و دایکە ئەگەر بێ و مانگی $100 بدەنە ئەو منداڵان و فەقیرێک جلوشتی پێ بکڕێ ئەم منداڵە ئەم فێری ئاکارێکی جوانەکات ئەیبا بۆ مزگەوت لەگەڵ خۆیدا سوودی لێ بینێ وانە فێری قورئانی شێکات بەڵام ئەم ئامادەنی ئەو منداڵی کە فەقیرە لەبەر فەقیری جاریوای منداڵی کۆڵان ناچن بەلایدا لەبەرەوەی پاسکیلێکی نییە مەسەلەن لەبەرەوەی کە جلێکی جوانی لەبەرانێ لەبەرەوەی کە مۆبایلێکی بەدەستەوە نییە ئەم باوکە دێ $500 داتە مۆبایلێک بۆ منداڵەکەی کە ڕەفیقێکی باش نییە بۆ ئەو تەمەنە بەڵام ئامادە نییە ڕەفیقێکی باشی بۆ بگرێ بەپارە کاکە وەڵڵا ڕەفیقی باش بە پارە بیکڕیکەمە الصاحب صاحب ڕەفیق ڕاکێشەرە يعني او چەند کەسمان بینێ بۆی ڕەفیق و فێری نێرگەلە بووە چەند کەسمان بۆی ڕەفیق و فێری جگەرە بووە چەند ڕەفیقمان بۆ فێری باڕەکان بۆ بۆی ڕەفیقەوە ئەی چەند گەنجمان بینیوە بۆی ڕەفیق و فێری مزگەوت بووە بۆیە بەڕاستی باوک و دایک ئەبێ پێش ئەوەی پارێک لە خودی مناڵەکە سەرف بکەن ئەگەر بۆیان کرا کاکە ڕەفیق بە پارە بگرن بۆ مناڵەکە ڕەفیق بە پارە بگرن بۆ مناڵەکان وەڵڵا سوودی هەیە ئەو منداڵ ئەگەر پەروەردەیەکی جوان بە ڕێزە دایکێکرێت ڕێز لە باوکێکرێت ڕێز لە میوانەگرێ وانە منداڵی ئەمڕۆ لە ڕووی نایە بەخێراتی میوان کات هەر لە ڕووی نایە میوانە دێ لە کوڕی ماڵەوە لە ژووری نووسن خۆی شارێتەوە نایەتەوانە تێگەشتی حتا ڕۆن میوانەکانیش دانیشن دێتە نووسنەکە سەیرانەکاڵی ڕۆبۆتە نازانێ بڵێ یاخوا بەخێر بن فێر نەبووە بۆیە من ئەوەندە ئاڵێم برایان و خوشکان ئەوەندە ئاڵێم ئەو بەڕێزانێکی گویان لێمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی كلكم راعین ئێوە هەمووتان شوانن لەو دنیاش بەرپرسیارن وكلكم مسؤول عن رعيته هەمووتان مەسئولن والله باوک و دایک لە ناوی منداڵەکە و لێپرسینەوەیان لێکرد ناوی منداڵ پیاوێک دەستی منداڵەکەی کردوهاتە خزمەت ئیمامی عومەر فەرمووی ئیمامی عومەر ئەم منداڵەم زۆر ناساڵح قسەم ناکات نە بە قسەی ناکات قسەی دایکێکات بە قسەی کەس ناکات ئیمامی عومەر دانیشان فەرمووی بۆ واکەیت فەرمووی پێغەمبەری خوا منداڵ حەقی بەسەر دایک و باوکەوە نیە وتی بە تی دێ ئەم باوک و دایکە من حەقی منیان نەداوە دایکێکی دڵڕەقی بۆیە ناوم نازانێ ڕەحم چییە نازانێ سۆس چییە نازانێ ئامۆژگاری چییە لەو ڕۆژەوەی کە لە دایک بوومە جگە بە لە لێدان بە هیچ شتێک قسەیان لەگەڵ منە نەکردووە ئەی من حەقم نییە بەسەرەوانەوە منش ئاوا دەرچوو بۆی بەڕاستی ئەگەر منداڵەکەمان خراپ بوو هەندێک جارە بێ لۆمەی خۆمان بزانین چۆن ڕەفتاری لەگەڵاکەین آخر تۆ کاکە منداڵە یەک سفری دەمەتری مناڵت خستۆتەوە پەروەردەیان ناکەی وانە ڕۆژە لە ڕۆژان دیان ناپرسی ڕۆژە لە ڕۆژان ئامۆژگارییان ناکەی ئەی بەنیازیان منداڵانە مەلایکە دەرسیان پێ بڵێ کاکە وانێ باوک و دایک هەر ئەمە نییە منداڵ بخەنەوە بەرەڵای کۆڵانەکەن ئەمڕۆ من هەموو جارێکەڵم لە وتاری جمعە باسم کردووە هەندێک منداڵان لەم شارەی ئێمەدا هەتیون و باوک و دایکیان هەیە هەتیون بەڵام باوک و دایکیان هەیە هەتیون باوک و دایکیان ئامۆژگاریان کات باوک و دایکیان ماعیدیان تێرەکەن و بەرەڵای کۆڵانیانەکەن ناگرێمە بەڕاستی دکتۆر شاخوان ئەنی ئاماژت بە شتێکی جوان کرد کە زۆرجە دایک و باوکەیە کە گلەی ئەوە دەکەن کە هەیمنەتی ینی سەیتەری نییە بەسەر منداڵەکەیە ئەمە بۆچی دەگەڕێتەوە سەبەبەکانی چین وە چۆن دایک و باوکێ بتوانێت هەیمنە و سەیتەری خۆی بەسەر منداڵەکەیان زاڵکە طبعا زۆر گرنگە باوک و دایک پێشە شتێ پەنا برن بۆ لای خۆ یەکێک لە زانایان
ڕزا و ڕەحمەتی خۆی لێبێ ئەفەرمێ زۆر ئتر لە مناڵەکەم ماویز بووم کە چاک بێت لە مناڵەکەم ماویز بووم کە چاک بێ ئیبن و دینار بوو وەڵاو عالەم ئەڵێ باوکی ئەڵێ ماویز بووتم خوایە بەخوا ئەوە مناڵەکەم تەسلیمی تۆ کرد تاقەتم نەماوە توانام نەماوە خوایە تەسلیمی تۆم کرد ئەدی بۆ هۆلی مناڵەکەی بوو بە عالمێک لێرەدا من ناڵم مناڵەکەمان تەسلیمی دوعا بکەین ئەو ناڵم بەڵام بەڵام لە دوای هەوڵدان پشتیوانی خوای گەورە پشتیوانی دوعاکەش بکەن ئەمە دوعای دایک و باوک بۆ منداڵ زۆر گرنگە دوعای بۆ بکەن پاشان ئەم دایک و باوکە بۆی ئەو منداڵە وای لێنەیە جگە لە دوعاکە با ئەو ڕێکارە بگرنە بەر کە پێیان وایە ڕێکارێکی سەرکەوتووە جاری وایە ڕێکارێک من عەقڵم نایگرێت بەڵام ڕێکارێکی چاکە ئەبێ من بڕۆم بۆ لای کەسێک مامۆستایەک کەسێکی خوێنەوە بڵم کاک ئەم منداڵەی من لە تەمەنی 5 ساڵی بۆ 10 ساڵی چۆن پەروەردەیکەم ئەمڕۆ کتێبەیە بۆ دایکان ئەمڕۆ کتێبەیە بۆ باوکان چۆن پەروەردەیەکە منداڵاکەن وەنیە ئەمڕۆ بەڕاستی ئەو هەموو کەناڵە جوانە هەیە کە کەناڵی وا هەیە هەر ئەو کەناڵە ئەو منداڵات پەروەردەکە لەم سەرشتێکی باشی دەدرێت هەر ئەو کەناڵە پەروەردەکەات وەنیە کەناڵی چاکێ بۆیە ئەم باوک و دایکە ئەگەر بیانەوێت لە قیامەتدا خوای تەعالی محاسبەیان نەکە لەسەر ئەو منداڵە چکە منداڵ باوک و دایک پەروەردەیان نەکرد ئەرزمکردن کۆمەلگا پەروەردەیەکات تیکتۆک پەروەردەیەکات تێگەشتی ئیتر مناڵێکی تیکتۆک پەروەردەیەکە ئەبێت چۆن بێ لەگەڵ دایک و باوکە وانە دایک و باوک بۆی مناڵەکەیان وا پەروەردە بکەن کە دینی لەلای خۆشەویست بکەن کە نوێژ و ڕۆژوو لەلا خۆشەویست بکەن ئەبێت چی بکەن لەوانەیە ئێستا مناڵێکە بێت کە تەمەنێکی تێپەڕان دەبێت لە 10 ساڵی و تێپەڕی بە بەڵام بە ئێستاشەوە تاقەتی نوێژکردی نەبێت نە بە قسەی خۆش نە بە دیاری کڕین ینی لەوانە ئێستا هەندێک جار بۆ مناڵانشی کە نوێژ نازانن کە تاقەتی نیگوێ بگرە بۆ مامۆستایە کە تاقەتی نیگوێ بگرە بۆ دایک و باوکی بەرماڵات و بۆ فێربوونی نوێژ ئەم دیاریانی بۆ کڕی بەڵام ئەم مناڵە هەر نایەتە سەڕێ هەر تاقەتی نوێژی نییە حەز بە ڕۆژوگرتن ناکات چی بکرێت دایک و باوک لەم کاتەیە ئەبێت چ ڕێگایەک بگرێتە بەر تۆمن باشترین ڕێگا ئەم باوک و دایکە ئەبێ ئاکاریان جوان بێ لەگەڵیدا ئاکار جوانی ینی تۆ مەسە مناڵەکە خەوتووە بەنوکە شەخڵی مەسێنە بۆ بێنان بۆ نوێژ وانە ئەوە نوێژ لێ بەرچاوەکەوێ بە شێوازێکی جوان خەبەری کەرەوە بە ئاکارێکی جوان قسەی لەگەڵا بکە وانە حەزی لە چیە ئەو منداڵە جارجار بە پێی حەز لەگە ئەم ئەم منداڵە نەزاوە حسب نەکە باوک و دایکی دژمنێتی وانێ با بزانێ باوک و دایکی دۆستین خۆشیانەوێ ماچیکەن یاری لەگەڵا بکەن وانە ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر بەڕێزان ئەم باوکە ئەم باوک و دایکە بۆی ئەم منداڵە بەرەو ڕێگارێکی باش بێنن بەرەو ڕێکایەکی باش بێنن ئەوەیە کە بە شێوازێک لە شێوازەکان ئەم منداڵە بە دۆزەخ و بە ئاگر و بە منس نەترسێنە کاکە یعنی ئەم منداڵە نوێژ بکە ڕوویتە باش دەڵێن ئەمە مەسەل ئاەتەکان وڵێت وە نییە ئەمەڵە چی نوێژ نەکەڕێتە دۆزەخ بوو کاکە یەکسەر بە دۆزەخەی ترسێنی وانی بەهشتەکەی پیشان بە وانێ کاکە وەڵڵا نوێژ نەکەی لە قەبرا یەک مەلایکە تەورێکەدا دەسەردا کاکە بۆ یەکسەری ترسێنێ منداڵە ئەم منداڵەوە دڵی خۆشکە وانە وەرە لەم دنیا باشتێکی منزەری بێنە پێشچاوی وانە باشتێکی جوانی لا دروستکە یەکسەر باسی دۆزەخی بۆ مەکە یەکسەر باسی ئەوە بۆ یعنی ئەم منداڵە نەعوذ بالله ولله المثل الأعلى هەندێ باوک و دایک خۆیان وایە ناوەتە پێشچاوی منداڵ کە ئەم خوایەکی زۆر دڵڕق یا ماوەسە زۆر جار گرنگە باوکەکە یاخود دایکەکە بە کردداری خۆی مناڵەکەتی نوێژەکە بڵێ وەرە لە تەنیشمان نوێژ بکە ئەین زۆر جار مناڵ دڵی پێی خۆشە ئەی منداڵەوە ئەزانێ من جۆرە یاریکردنێکە شتێکە بەڵام لەگەڵ یا پەروەردەبێت ئاکار ئێستا منداڵ من لەما ئەوەندەی کە لە ماڵەوە بە جەماعەت نوێژەکەین لە ماڵەوە بە جەماعەت نوێژەکەین یەک منداڵێکی بچووکمە ئەوەندە ئێستا گوێشیان لێ منە ماڵ ئەویش دێتە پاڵمان نوێژەکات ڕاست یەک مناڵمان نییە جەماعەت نەکات هەمویان دێن جەماعەتەکەن ئەم باوک و دایکە ئەم باوک و دایکە جارە لە ڕویان ناجەماعەتکەن لە ماڵەوە کاکە بۆ لە ڕوت ناجەماعەتکەیت چی عیبێکی تایە هیچ عیبێکی تیانێ بەڕاستی ئەم باوک و دایکە کاتێک کە نوێژیان کرد منداڵەکەش لە پاڵان وردەوردە وەکو تەدریبێکێکە وەکو تەدریبێکێکا خۆشەویستە بێ لای کاتەکانی ئەزانێ پاشان جەناب شتێکی زۆر جوانە دوت ئەمڕۆ بەرماڵی تعلیمیە
وەڵام هەموو شتێک بۆ بە تعلیمی ئەمڕۆ بانکدەر باوەڕکەوە ماوەیەتر مەلای شەبێ خۆت بە جومعەش بدە ئەمڕۆ بانکدانەیە جیازە قامەت جیازێکە تێگەشتی هەموو شتێک بۆتە جیاز ئەمڕۆ لە ماڵیشەوە مناڵێکە هەر ئەچێ دەشوێن قاچەکەی ئەڵڵا وەکبەری دەست پێکات ئەچێ بۆ ڕکوع بە هەمان شێوە هەمووی نوێژی تایە زۆر بە جوانیش ئەمە شتێکی زۆر جوانە وەڵڵا ئەمە شتێکی زۆر جوانە یعنی ئەم باوکو دایکە ئەمڕۆ کەم تەرخەم من لە پەروەردەکردنی منداڵەکانە بەڕاستی لای خوای پەروەردگار عوزریان نییە بۆ چونکە هۆکاری زۆر زۆرە ئاخر تۆ منداڵەکەت لێگەڕاوی تا 13 ساڵ لە 13 ساڵ لێ مامۆستا مناڵەکەم بە قسەم ناکە منش مەقسەد ناکەم منش مەقسەد ناکەم چۆن مەقسەد دەکەم دارێک تێناوە لێگەڕاوی تاوەندە ئەستور بووە وەڵام من ئەمێم دار بکەم بە گۆچان نابێ بە گۆچان کاکە ئەو دارە چۆن بێ بە گۆچان وە نییە ئەشکێتەوە ئەگەر بە بچووکی بووە ئەو بە گۆچان تۆزێ گەرمت کردایە و گۆچانێکی لە دروستە بوو بۆیە ئەمڕۆ باوک و دایک لە منداڵە گەڕێن لە منداڵە گەڕێن بۆ ئاسودەی خۆیان حتا گەورە بوو من خوا عەلیمە لە شارێک لە شارەکانی کوردستان ئافرەتێکم مارە کرد ئافرەتێکم مارە کرد وتم ئەوە کچم لە چک بۆ ناکەیت دایکی وتی وەڵام مامۆستا هێشتا مناڵە خوا عەلیم لە کاتی مارەکردنیە مارەمە کرد بۆ پیاوێک ئەوتم مناڵە بۆی دێ بەشوو ئاخر تۆ ئەم منداڵە معقول نییە تا شوکردن بڵێ مناڵە با لە چک نەکات وە نییە بڵێ منداڵە با لە چک نەکات ئێ منداڵە دوای نایکات دوای لەچکی لا خۆشەویست نابێت وە نییە بۆیە باوک و دایک مەسئولن لە پەروەردەکردنی ئەو منداڵەیە هەر ڕێگایەک بۆ جوان پەروەردەکردنی ئەو منداڵە گرنگ بێ باوک و دایک بیگرنە بەر و پارە و سەرۆت و سامانیشان هەبێ و بیشارنەوە پارەکە بەسەرفی نەکەن ئەو دایک و باوکە خیانەتە لەو منداڵە کردو باوکی وایە قاسەکەی پڕی پارەیە منداڵەکەی نانێنێ بۆ دەورێک لەبەر پاری تەکسیەک قورآنێ بۆ منداڵەکەی ناکڕێ وە نییە مۆبایلێک ئەم مۆبایلە قورآنی تعلیمی تایە کاکە ئەپلیکیشنی تایە دوو کەس قورآنە خوێن دەنگێ بە دەنگی منداڵ و دەنگێ بە دەنگی گەورە تعلیمیە یعنی بۆیە باوک و دایک ئەبێ وریابن منداڵ لە پارە و سەرۆت و سامانی دنیا بەلایەنەوە گرنگتر بێت منداڵ میراتی حەقیقی ئەم دایک و باوکن ئەم دایک و ئەم منداڵە باش بێ دوعای باش بۆ دایک و باوکی بکە و دایک و باوکی ئیسفادی لێکن بۆیە ڕجا لە دایک و باوکانەکەم ئەم هاوینە ئەم فرسەی هاوینە بە گرنگ وەرگن ئەگەر تا ئێستا نەچوو منداڵەکەت ناونووز بکەی لە دەورێک لەمڕۆ بچۆ چونکە بەڕاستی ئەو منداڵە ئەم سێ مانگە ئەڕوا لە گەڕەکە بەس فێری جنێ و قسەی ناشرین نەبێ بەرامبەری تو زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆر شاخەوان سیاوە سووری مامۆستایانی سپاسکەم دەرفەتت بێبەخشی و خوا بەخێر بێت خۆتان پارێز بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بەخوای گەورەتان ئەسپێرین کاتێکی خۆش بۆ هەموو لایەک ماڵەوە خواتان لەگەڵ